بنایم پای برز و بیاتا سالتانی به بینرانی عزیز و خوشویستی پروگرامی پیام روش خوشحال و بختورم که امروز لگل هاوکارم جلالاتی و خدمتان با پیشکش کردنی امطیکی پروگرامی پیام روش که امروز کاملا اکتور و برگو بابتینی و من با آماده کردن به هوای اوی که طوای برگو بابتکانی امرومان جگای سود و رضامندی اوی عزیز و خوشویست بات. سپاس عزیزان و خوشویستانی پیام روش اصلاحی خواهی مهربانتان لبید. دیارە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ئەم کتێبە کە دەڵێ گەڕانەوەی تارماییەکانی باوکم نووسینی پەیوەند عومەر بۆیە دەمانوێت بزانین تارماییەکانی باوکم مەبەستی لە چییە و قسە لەسەر چییەکە نووسەر لەم کتێبەدا ئەوەی کە یەکەم جار من چاوم بەم کتێبەکە و چاوەڕێی کۆمەڵێک چیرۆکی ڕاستەقینە و حەقیقی باوکی خودی نووسەرم دەکرد بەتایبەت تارماییەکان لەوەی کە لە ژیانێکی ڕەنگە ئاڵۆز بەتایبەتە و جیلەی پێشووکە بە ژیانێکی نالەبار ئاوارەی و دەربەدەریا تێپەڕی بوون چاوەڕێ و چیرۆکانم دەکرد بەڵام لەگەڵ گفتوگوی لەگەڵ نووسەرە گەشتمە باوەڕێکی دیکە و حەقیقەتێکی ناو کتێبەکە کە لە تەوەری یەکەمە قسە لەسەر ئەم کتێبە دەکەین. تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر هەموو و دامەزراندە ناشیاوانە و بندیوارانی کە لە ڕابردوودا لەلایەن دوو حەزبی دەسەڵاتەوە ئەنجام درراوە بەڵام بەداخەوە تا ئێستا داواکاری گشتی و لایەنە پەیوەندیدارەکان بێدەنگیان لێ کردووەوە ئەمە بووەتە هۆکاریەوەی کە ئێستا بە سەدان دەرچووی زانکۆ و پەیمانیەکان و خەڵکی دیکەش تەنانەت بە بێکاری بسوڕێنەوە لە بەروی خەڵکێکی نەشیاو لە ڕابردوودا بە نەشیاوی دامەزراون و ئەمەش ڕێی بەوانی دیکە لێش کردووە هەر بۆیە ئێستا ڕێکخراوێک یا خەڵکانێکی خۆبەخشن دێگەنجی خۆبەخشە ساوندەوەی کە داواکاری گشتی لەم بابەت ئاگادار دەکەنەوە با بزانین هەوڵەکانیان بۆ بەکوێ دەگات و چیان کردووە کامە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک لە راپۆرت یاخۆت ئەو زانیاری و چالاکیانی کە لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ڕوودەدەنێمە لەگەڵ لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. وەڵازان سەرتاش دەچینە لای ڕەوشی کەش و هەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دیارە لە ئێستادا کەشوها ئامادەیە دەچینە سەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان گەڕانەوەی تارماییەکانی باوکم با بزانین لێرە نووسەر بەڕێز پەیوەند عومەر میوانمانە قسە لەسەر تارماییەکانی باوکم دەکەین. کاکەمان بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. گەڕانەوەی تارماییەکانی باوکم یەکەم جارەوە ئاماژەم پێکرد من بەوە تێگەشتم کۆمەڵێک چیرۆکی حەقیقی باوکت لەم کتێبەیان نووسی بێتەوە بە تایبەتی پێشتر هەندێک چیرۆکی دایکتم بیست بوو لەوەی کە زۆر جار نووسین لەسەر دایکت هەندێشت نووسی بوو کە بەڕاستی چێژ بەخش بوون. گەڕانەوەی تارماییەکانی باوکم مەبەستە چییە؟ بە ناوی خۆی گەورەی میهرەبان ڕاستیەکەی ئەبێ بگەڕێمەوە بۆ ئەوەی کە لە کللتوری ئێمە ئەوەی کە نووسەرەکان یاخود ئەوانەی کە لە ڕێگەی ئەدەبیاتەوە پیامی خۆیان ئەگەن ئەوەی کە باس لە دایکەکەن باس لە حەنانی دایکەکەن ئەوەنە ناگەڕێن و بۆ لای باوک هەڵبەت باوک ڕەمزی هێزە لە باوڵێن لە ئەدەبیاتی ئێمەیەوە ئەگەر سەیری هەتا لە ئەفسانەوە تا ئەدەبیات سێرێکی باوک مەکانەتێکی گەورەی هەیە لە ژیانی ئینسانە بۆیە ئەو کتێبەی من کە باس لە گەڕانەوەی تارمایەکانی باوکمەکە دیسان ئەو تارمایە سەرجەم با بڵێم لە هەر پێنج چیرۆکەکەیە سێبەری باوک هەیە وەکو ڕەمزی هێزێک بۆیە من ویستمە ینی جیاواز لە هەر مەسەلەن نووسینێکی تری ڕابردووم جارێکی ئیش لەسەر ئەوە بکەم کە باوک جگە لەوەی لە واقع و ژێژیانی ئێمە شوێنی مەکانەتێکی گرنگی هەیە هەروەها لە ڕوانگەی بڵێن سمبولیشەوە لە ڕوانگەی ڕەمزیشەوە باو کاریگەریەکی گەورەی هەیە بۆیە من یەکێک لە چیرۆکەکانم بە ناوی گەڕانەوەی تارمایەکانی باوکمە هەڵبەت گەڕانەوەی تارمایەکانی باوکم باز لە ڕابردووەکە ئەوە ینی ئاماژەیە بۆ ڕابردوو وەکو تارمایش من باز لە تارمایەکەم وەکو هێز باز لە تارمایەکەم واتە وەکو هێزە گەڕێتەوە جارێکی دیکە ئەمە هەڵبەت دایلۆجێکی باوا بڵێن بابەتیە دایلۆجێکی مۆزوعیە دەکەوێتە نێوانی باوکو کۆڕ یاخود با بڵێن دەکەوێتە نێوان جیلی ڕابردوو لەگەڵ جیلی داهاتوو یاخود ئەو جیلێکی ئێستا هەیە بۆیەش ناومنا گەڕانەوەی تارمایەکانی باوکم چونکە ئەمە ینی ناوێکی ئاسایی نییە و قسەکە لەسەرەوە نییە کە باوە وجودێکی گەورەی هەیە بە ئەو جارە لە ڕێگای تارماییەوە گەڕێتەوە چونکە گەرێمە سەیری ئەدەبیاتی خۆمان بکەین تۆ سیری وەسێت کە وەسێت ئێستا مەسەڵەن بۆن منە قانع وەسێتەکە بۆ وەریای کوڕی بڵێ
وریا ئامان دایم وریا بە بۆ هەموو کەسێ چەشنی برا بە نەشێخ نەسۆفی نەما مستابە و ئارەق بڕێژە ڕۆڵەی هیوا بە قسەکە لەسەر ئەوەیە باوک لە ڕێگای وەسێتەوە بۆ کوڕەکەی ئێوێ بەردەوام بە ژیانی خۆی بە قسەکە لەسەر ئەوەیە جیلی تارمایی یاخود جیلی ڕابردوو ئێوێ لە ڕێگایەک لە ڕێگاکان بەردەوامی بەخۆی با لە جیلی داهاتووە واتە ئێمە سیلسیلەیەکین بەیەکەوە بەسراوین کۆمەڵی ئەڵقەین باوک هەمیشە تەسیراتی هەیە ئێستا بۆ نمونە بە تۆ بڵێن جەلال محەممەد کەم وایە بە تەنها پێت بڵێن جەلال شوناسی تۆ پەیوەستە دەبێتەوە بە جارێک کە بە باوکتەوە زۆر جار لەلایە ماڵەن جەلال کێیە ئەتاکۆڵەن فڵان کەسە باوکی یعنی زۆر جار ینی شوناسی باوک بۆ تۆ بێ بە ناسنامەی تۆ لەبەرەوە من جارێکی گەڕاومەوە بۆ ئەوە ئایا ئەمە هەر ڕواڵەتی وایە لە ڕووی سمبولیەوە ئەم مۆزوع وایە یاخود لە ڕووی ناوەڕۆکیشەوە وایە بۆیە من هاتووم دایلۆگێکم دروست کردووە لە بینی دوو کەسا کە یەکی چند نوێنەرایەتی ڕابردووەکە لە ڕێگای تارماییەوە ئەوەی تریشان نوێنەرایەتی واقعکە واتە ئێستاکە لە ڕێگای ئەو کارکتەرەوە کە لە واقعە با ئەو بڵین هەیە وجودی هەیە واروەها دایلۆگ لەگەڵ تارمایەکەکە واتە تارمایی واتە هێز کەواتە کاکرێوان چی وای لەگری کە تۆ ئەم کتێب نووسی ئایا خۆشەویستی باوک بوو ینی بیرە لەو ماندووبوونەی باوک کردەوە کە ئەم کتێبەت نووسی یاخود مەبەستەکەت چییە؟ وەڵا بەتەئکید من باوەڕم وایە کە باوک ینی باوک بوون زەحمەتێکی گەورەیە یاخود بەمانایەکی تر باوک بوون لە کۆمەلگای ئێمەیە تراژیدیایەکی گەورەیە چونکە کۆمەلگایە کە باڵانسی ڕێک نییە واتە وەستاو نییە بەردەوام لە هەڵکشان و داکشانەیە باوک بوون لەم کۆمەلگایە کە بەرپرسیارەتێکی گەورەیە هەمیشە زەحمەتێکی گەورە بووە لەبەرەوە بەتایبەتیش لە ئێستاە کە مەسەن بۆن منە ئەم کۆمەلگایە ئێمە لە بەردەمی باوا بڵین هەڵوەشانەوەی شوناسە کۆنەکەیەتی و دروستکردنەوەی شوناسێکی دیکەیە بەتەئکید باوک ینی باوا بڵێن لەگەڵ ئەوەیە کە ڕەنجێکی زۆرەدا و ڕەنجەکەی زۆر و بەرهەمەکەشی کەمە لەگەڵەوەش ینی بۆ خۆی جۆرێکە لە قوربانی یعنی من ویستومە بێمەوە جارێککە باس لەوە بکەم کە کۆمەلگای ئێمە کولتوری ئێمە بە جۆرە لە جۆرەکان غەدر لە باوکەکە ینی غەدر لەیەکە بۆ مانایان نییە کە بۆ بڵێن لە زیندانیەکە بەڵام بەو مانایی دژیان بۆ بە زیندانێکی گەورە بۆ باوک و باوک مەسەلەن مکەلەفە بە کۆمەڵێک خواست کە بەتەنها ئەم مەسئولە لێی لە کاتێکیشان مەسەلەن بۆن منە ڕەنگە فریانەکەوێ ڕەنگە مەسەلەن بۆن من ئەم بەرپرسیارەتەوە نەپەرش و بڵاوە ئەوەندە زۆرە ڕەنگە ینی بە جۆرە لە جۆرەکان بیکاتە قوربانی ینی بۆ نمونە ئێڵم باوچێک مکەلەفە بەوەی کە ئەگەر خێزانێکی هەبێ ڕۆژانە لە ڕووی ئابوووریەوە مەسەلەن مقدارە پاران بوێ ئەم باوکە هەرچی بکە مکەلەفە بەوەی پەیدایکە ئەگەر دزی بکات ینی بە جۆرە ینی لە هەر شوێنەکەوەچیتە سەر باوک بە جۆرە لە جۆرەکان ئەبێ بە قوربانی کۆمەلگا ئەبێ بە قوربانی ئەم کللتورە بە بۆچوونی من ینی بە تەواوی مانە هەم ژیان خۆی هەم ئەو کللتوری هەمانە هەم ئەو دابوونەریتێکی ئێستا ژیان بەڕێوە بە جۆرە لە جۆرەکان باوکی کردوتە قوربانی و غەدر لە باوکەکەت کاتە دەتەوێت چی بگەڕێنیتەوە بۆ باوک لەم ڕۆڵ لە کاتێکە ئەوەی کە لە ڕابردوودا وەکو سارمایی تۆ باسی دەکەی دەگەڕێتەوە ڕەنگە هەمومان دەزانین هەمیشە ئەم جیلە خۆمان دەڵێن نابینە جیلی پێشوو لە دایکا دەڵێن ئەوە ڕۆی ئەو جیلی کە وەکو دایکەکان بنم جیلە نابن لە باوکیشا بە هەمان شێوەز ڕەنگە هەرگیز نەتوانین شوێنپێکانی باوکیشمان بگرینەوە لە باوکایەتیەکی حەقیقیدا کەواتە دەتەوێت بۆ نمونە چی بسەلمێنی لەوەی کە بتەوێت بۆ نمونە چی هاوکاری باوک بێت لەم ژیانە تازەیە کاکە جەلال هەر کەسێ باوکی نەبێ ئەنجا ئەزانێ باوک چەند گرنگە ئەوانەی کە باوکیان لە دەساوە بە تەواوی مانا لەمە تێگەن چونکە باوک منەڵەم هێزە باوک قەڵایە ینی بزانێ چی هەموو خێزانانی کە باوکیان تایە باوکێکی پڕ شەهامەت و تێگەشتویان تایە ئەو شەوەی کە ئەخەون کازان باوکیان لە ماڵەوەیە بە ئیسراحەت ئەخەون هەر لە خاتوونەکەیەوە هەر لە دایکیانەوە هەر لە مناڵەکانەوە چونکە ئازانین پاڵیان ناوە بە قەڵایەکەەوە پاڵیان ناوە بە پەرژینێکەوە واتە باوک توانێتی پەرژینێکیان بۆ دروستکە پەرژینی ئارامی بێ هەموو ئەو خێزانانەی کە باوکیان تیانە هەسەکەن شتێکی گەورەیان لە دەساوە بۆیە من گەڕامە بۆ ئەوەی کە ئەزانم کە ئەمە غەدرێکە کە کللتورەکەی کات چونکە ئەگەر ژیانی ڕابردوو هاتە ژیانی جیلی ڕابردوو سیرکەی هەمووی فیداکاریە باوک ڕەمزی فیداکاریە زۆرن ئەو باوکانی کە
لە سنگەرەکانە کوژراون زۆرن ئەو باوکانێک کە لە زیندانەکانە پیر بوون زۆرن ئەو باوکانێک کە ئێمە ئێسکۆپرۆسەکانیشمان نەدۆزینەوە لەبەرەوە ینی باوەک بە جۆرە لە جۆرەکان بۆ بە تەوەری سەرێکی ژیانکردنی ئێمە لە ڕابردووە من ئەمەوێت بەم جیلی ئێستا بڵم تکایە ئەم بوشە ناشیرنە لا بەکاڵی باوکمان چی کردووە بۆ هەوەسێک ئێمەی دروست کردووە و هەروەها چەند قوتۆشیرێکی یاوە بە ئێمە ئێستا ئامادەین بینەوە ینی باوک چۆنە بێەوەندە ینی بێنمود بکرێەوە بە جۆرە لە جۆرەکان ئەوەندە بێ ئەرزش بکرێت لەوەی کە تۆ پێدوا بێت لە چەند قوتۆشیرێک و لە چەند کارتۆنێشگیرێکە ئەرێکە بەدەیان جار ئەم قسەیان بیستووە دایان چیرۆکی تراژیدی هەیە لەسەرەوەی کە چۆن کوڕێک باوکەکەیە چۆن باوچێک بەدەست کوڕەکەیەوە چەوسێتەوە تەنانەت چۆن باوچێک بەدەست کچەکەیەوە چەوسێتەوە بەدەست خاتوونەکەیەوە چەوسێتەوە ڕاستەکەی من ئاورم داوەتەوە بۆەوەی کە بیسەلمێنم کە باوک لە ڕابردووە چەند گرنگە ئێمەژە بین بە ڕابردوو بە مناڵەکانمان کوڕەکەی منیژە بێ بە ڕابردوو بە مناڵەکەی خۆی قسەکە لەسەرەوەیە واتە من ئەمەوێت بە جیلی ئێستا بڵێم تۆ ناتوانی مەقەستێ بێنی ڕێک لە مەسەن ئەو ڕابردووە بچڕێنی بڵێ من هیچ ڕابردوویەکەم نییە ڕابردوو تۆ پەیوەستە بە باوکی تۆ واروەها بەو جیلێکە لە ڕابردووە مەسەن هەڵگری شوناسی باوک بە من ئەمەوێ بگەڕێمەوە بۆ بچمەوە سەر ئەو غەدرانێکە لە باوکە کرێ و لەو دایلۆکەشە کە لەو چیرۆکەیە دروستم کردووە خوێنەرم والێ کردووە هەر جارێکە گەڕێتەوە بۆ لای باوکەکە وازانە باوکەکە لەسەر حەقە چونکە باوکەکە باز لەوە کە ئەوان چۆن ڕابردویان دروست کرد و چۆن خەمی ئەویان بوو ینی خەمی باوک لە ڕابردووە زۆر گەورەترە لە ئێستا بۆچوونی تۆ ئێستا ئەرکی سەرشانی باوک لەوەی کە ڕابردووە لە ئێستادا تا دێت قورستر دەبێت یا ئاسانتر دەبێت و ئایا مقدسی باوک گۆڕانکاری بەسەر داهاتووە لە ڕووی ئیجابیەوە یا لە ڕووی سلبیەوە لەگەڵەوەی گەر بۆ من ڕەنگە ئێستا هەندێک ئەرک قورستر ببێ بەڵام ئایا مقدسیەکەی زیاتر بووە وەڵا بەتەئکید مقدسەکەی زیاتر نەبووە بەداخەوە ینی من باوکم پێ مقدسە ڕاستەکەی مقدس بەمانە ئاینەکەی نە بەس بۆ مانایە کە پێویستە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە باوک مقدس بێ و باوک نەشکێ و باوک هەمیشە ئەو بۆی هەر لەبەرەوەی یا بە ئاو بڵێن ئەو پێکەوە بوونە خێزانە مەسەلەن کێشە دروست باوکە لە چاو منداڵەوە دەبێت نوشکێ یا لە چاو کۆمەڵگەشان نابێ بشکێ تەمان شکانی باوەگە ڕەنگە لە سەرتاوە لە ناو خێزانەکەی خۆیەوە دەست پێ بکە دوای ئاسانە بێ بۆ دەرەوەی خۆی یعنی ئەگەر باوچێک مەکانەتێکی گەوری لە خێزانەکەی خۆیان هەبێ و لە ناو خێزانەکەی خۆیان ڕێزێکی گەوری لێ بگیرێ و بە جۆرە لە جۆرەکان کەسایەتەکەی ڕاهۆستاو بێ و بە تەئکید لە دەرەوە زەفەری زۆر پێ نابرێ بەڵام کێشەکەوەیە کە زۆر جار شتێک هەیە لە واقع ئێمە خێزانی ئێمە داخراوە ئەندازەیەکی زۆر بەڵام کە دەمی کرایەوە کە دەرگاکەی کرایەوە ماسەلم بۆ نمونە هەموو نەهێنیەکانی هێنێتە دەرەوە ینی خێزانی ئێمە پێویستی بەوە هەیە کە کۆمەڵێک بە ئاو بڵێن پێودانجی هەیە ئەم پێودانگانە هەر بەنەهێنی بهێڵێتەوە ینی خصوصیەتی خۆی مەسەلەن بۆ نمونە زۆر ئاشکرانەکە یەکێک لەو خصوصیاتانە ئەوەیە کە پێویستی بەوەیە هەیە کە باوک ئەو ڕۆڵە گەورەی کە ئێتی چونکەم ڕۆڵی باوک زۆر پەیوەستە بەهێزەوە ینی باوکی بەهێز ناتوانێت ڕۆڵی سەرێکی ببینێ لەبەرەوە ئێمە بووە داوا هێزەکەین بۆ باوک ئەمە قسەی لەسەر باوک سەلاری نییە قسە لەسەرەوەیە کە ینی باوک پێویستی بەوە هەیە ئەگەر ئەم قەداسەتەی نەبێ و ئەم هێزەی پێ نەبەخشرێ و ئەم با بڵێن ڕەمزە گەورە لە ناو خێزانەکە نەمێنە خێزانەکە بەخۆی تێگەچێ ینی کێشەی گەورە بۆ هەمووان دروستە بێ ئێمە بۆیە داوا ئەوەکەین کە باوەک بەم هێزەوە بمێنێتەوە بۆ خێزانەکە بە ئارامی بمێنێتەوە بەڵام تۆ پێدوانیە کە زۆر جارە مەخەتای باوکەکە خۆیەتی کە لەوانەیە لە ئێستادا باوکان بە ئەرکی خۆیان هەڵناسن و ناتوان بە شێوازێک پەروەردەی مناڵەکانیان بکەن کە بتوان ڕێزیان بگیرن و ئەو ڕێز و مقدسەتیان بمێنێت خۆی ناکرێت بڵێن باوکیش بێ خەتایە ڕاستە قسەمان لەسەر ئەگەر هاتە سەر خەتا ئەڵێن باوکیش خەتا با بڵێ خەتای هەیە بەڵام ینی کەم وایە ئەوەی کە پێگوترێت پەروەردەی مناڵ یاخود پەروەردەی ئەمە زۆر تەرجیل لە پەروەردەی مناڵەکەینەوە بەڵام خۆ خێزان پەروەردەی خۆی تایبەت خۆی هەیە ینی لە ناو پرۆسەی خێزانی ئەمە هەمیشە لە ناو پرۆسەی پەروەردەیی یاین بە تەنها مناڵ نییە ینی کەم وایە پەروەردەی مناڵ بچێتەوە لای باوکی ڕاستە کۆمەڵێک بە ئاو بڵێن بەها هەیە پێویستە باوک بیچێنێ لە مناڵە بەڵام ڕاستەکەی دایک مناڵ پەروەردەکە من نانکەم بەڕەحمەت بێ شتێکی نەخوێنەوار بوو هەمیشە بە کوڕەکەی وە دەیگوت کە هاتە سەر قسە پێوتن تکای لە یەکەم هەچی قسەت هەیە بە منی بڵێ بەس بە باوکتی مەڵێ
باوکت بەم ڕموزیەت و وەروە بەم مەکانەتەوە بمێنێتەوە لە لای هەمومان چونکە ئازانی چی هەمیشە پێویستمان بەوە هەیە کە لانی کەم کەسێک هەبێت کە قسەی وەرگرین کەسێک هەبێ قسەمان بۆ بکە کەسێک هەبێ ئامۆژگاریەکانی گرنگ بێ بۆمان قسەکەمان لەو ڕوانگەیەوە لەسەر ئەوەیە کە باوک پێویستە بەم مەکانەتەوە بمێنێتەوە ئەگەنا خۆ باوکەیە زاڵمە زوڵمەکە باوکەیە مەسەرم بۆن منە دەستێچێتە ئەوەی کە مەسەرم بۆن منە خراپەکار بێ ئێمە دیفاع لەوە ناکەین ئێمە کە بە شێوەیەکی گشتی باز لە ڕەمزی باوکایەتیەکەی نەک بە باوک ئاو پێویستمان بەوە هەیە کە مەسەرم بۆن ڕەمزێکە بێ ناوی باوک بێ لە چوارچەوەی خێزانی ئێمەیە لە چوارچەوەی کللتوری ئێمەیە بۆیە فیداکاریەکان هەمیشە وتوانە بەرخی نێر بۆ سەر بڕینە یعنی ئامادە بوون هەرمیشە باوک بچێتە بەر چەقۆ و سەر ببڕێ لە کاتێکەشە پێویستی بەرژیان هەیە و خێزان پێویستی بەرژیانی باوک هەیە کاکیان دەڵێ نەمدەزانی ئەگەر پیاوان بگرین بە کەس ژیر نابنەوە ئەگەر پشکۆکەی ناوەوەی گەشایەوە بە هیچ خەفە نابێ نەمدەزانی ئەگەر سەرچاوی ئەشکیان تەقی تر تەواو تا وشکبوونی سەرچاوی دیدەکانیان خوێن ڕێزی دەکەن تۆ سەیری پیاوانت کردووە لە کاتی گریانە چەندێ ترسناکن کە گریانیان هەڵی کرد چی بربەستی بەردەمیانە ڕای دەماڵن سەرەتای دەستە چیلەی ئەشکیان زۆر زەحمەتە بەڵام خەفەبوونیان زەحمەتترە ڕەنگە گریان زۆر سانە بتوانێ سروشتی پیاوان بگۆڕێ سیمایان دەستکاری بکە ماوەیەک لە شکڵ و شێوەی پیاوبوونیان بسەنێتەوە لەگەڵ سروشتی ژندا تێکیان هەڵشێڵێ و جنسی سێەمیان لێ دروستکە مەبەست لە گریانی باوک زۆر قسەی لەسەر دەکرێت دەڵێ کە باوک گریا ئیترەوە دنیا کاوە کتێبەکە خۆی پڕ لەوە لە گریانی باوک بۆچی ئەزانی لە کاتێکە باوک زۆر بەکەمیە گریە ئەزانی جەلال یەک شت هەیە زۆر بەداخەوە ینی هەتەنانە شوێنێک نییە بۆی کە باوک تایە بگری ینی ئێستا ڕەنگە بینێرێک بڵێ دەخۆ ئەها شتێکی زۆر ناخۆش هەیە لە کللتوری ئەمە ئەڵە خۆشن نییە بگری بۆ خەو گریان بەس مەڵکی ژن نییە ینی ئەزانی چی هەمیشە تۆ بێ کەسێکی بەهێزبی هەمیشە بێ کەسێک بی لەوانە ڕقبی زبربی هەمیشە ئەم پرسیارم بۆ دروستە بێک کە ئافرەت بۆ نمونە بێتاقەتیەکی هەبێ گرفتێکی هەبێ دێتەوە لای پیاوەکەی وانە ئێگەر پیا و گرفتێکی هەبوو یا بێتاقەتیەکی بوو دەبێت لەکوێ ئەم بێتاقەتی خۆی دەرکات وەڵاوە بێ شوێنێکی چۆڵ بدۆزێتەوە ڕەنگە ژنەکان بڵێن ئەی لای ژنەکەی بەڵام دەتوانێت ئەمە نەخێر پیا ناتوانێت لە لای خاتونەکەی بگری و نە لای مناڵەکانی بگری بۆیە یەکێک لە کێشە گەورەکانی ئەوەیە هەر پیاوێک ینی ئەم کللتورە بەکاربێنێ واتە بگری لە لای مناڵەکانی ئەشکێت و هەروەها ینی پیاوێکی بەهێز دەرەچێت و دوایی کاریگەری لەسەر مناڵەکانی بە سلبی دروستە ینی لە ڕوانگەی دەرونیەوە ڕەنگە کاریگەریەکی زۆر خراپ لەسەر مناڵەکە دروستکە ینی وەکو باوکێکی بێهێز دەرەکەوە چونکە لای ئەمە واکەوتۆتەوە بەس ئەوێ ژن بگری لە کاتێکا پیاو زۆر پێویستی بە گریانە چونکە ئەم هەموو قەسوەتەی کە ڕاشێتە ناو دڵی باوکەوە پێویستی بەوە هەیە لە گۆشەیەکە ئەویش بەشی خۆی بگری چونکە گریان ئەزانی چۆنە من لەو کتێبەیە زۆر لەسەر گریان وەستاوە بەتابەتی لەسەر گریانی باوک کە گریانی باوک زۆر جیاوازە لە گریانی ینی خاتونە دەتوانێت بگری بۆ هەموو کۆسپێک بۆ هەموو مناسبەتێکی جیاواز دەتوانێت بگری چونکە ئەم گریانەی ئەو پەیوەستە بە عاتیفەیەکی گەورەوە بەڵام باوکاگری ینی تینی بۆ هاتووە واتە لە لەحزەیەکە ئەگری کە خەریکا ڕوخێت ینی شوێنێکیشدان نادۆزێتەوە وەکو من پێم وتم ئەگەر پیاوێک بیەوە بگری ئیلا بە شوێنێکی چۆڵ بدۆزێتەوە ئەبێ لە ژوورێکی تەنیا بگری ئەبێ فرمێسەکانی بشارێتەوە دەبێ ئەو لەحزەیە کە مەسەلەن بۆ منە کەسێک هەست بەوەکە کە ئەمە دەیوە بگری ئەبێ بیشارێتەوە ئەبێ دەیان پاسا بێنێتەوە بڵێ ناشتیوان نییە قسەکە لەسەرەوەی کتێبەکە زۆر وەستاوە لەسەر ئەوەی کە پیاوان چۆنەگرین و هەروەها ئەو لەحزەیە کە پیاو پێویستی بە گریانەکەیە و جیاوازیەکانی بینی گریان و گریانی پیا و گریانی ئافرەت چییە و من تەکیدم لەوە کردوتەوە کە هەرگیز ئەوە دروست نییە کە گریان لە پیا بسێنینەوە بن مناوی جیاواز ئێمە زۆر جارە بیستین پیاوێکی وەکو عومەری کڕووی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە خەلیفەی موسڵمانان بۆ پڕبووە لە عیزەت و لە شەهامەت بەڵام ئەوترێ زۆر جار فرمێسێک جۆگەلەیە کرد لێرەی واتە ئەمەی ئەسووتان ئەوە نەئەگریا ئەم پیاوە لە بەهێزیە تا بڵێ بەهێز بوو بەڵام بۆچی ئەگریا ئەمە پرسیارێکی جەوهەری و پرسیارێکی گەورەیە کە بێمە لەو کللتورەی بکەین کە پیاوی کردووە بە بەرخی نێر بۆ سەربڕین و گریانی لە پیاو سەنەوەتەوە پیاوە بێ بە ئاوا بڵێن ڕق پڕ لە قەسوەت زبر ئەبێ لایەکی لێ بکەنەوە هیچ نەڵێ
ئەمە دروستە هەرگەرێکی خێزانیش بێ بەرۆکی باوک دەکرێت دەڵێ نەیتوانی باوکایەتی بکات ئەزانی چۆنە باوشکیش پێویستی بە حەنانە ئەخر تۆ ئەزانی چی ئێس قسەکەمە لەسەر پیاوە گەرەسەر لەسەر خاتونەکان بۆە لەسەرشن بۆە منش بە جۆرێکی تر قسەم لەسەر پیاوە کرد بەڵام ئێستا مادام لەسەر پیاوە من بە بۆچوونی من ئەوەی کە من ئێستا تەشیری لێەکەمەوە ئەوەیە کە بەڕاستی ئەم ژیانێکی ئێستا هەیە بە تایبەتی ئەوەی ڕابردوو هەمووی لەسەر بازوو بووە وانە ئەگەر پیاوێکی بەهێز هەبوو بێ توانیوێتی مەسەلەن بۆ منم ینی بە تەواوی مانە ژیانێکی باش دروستکە هەم بۆ خۆی هەم بۆ دەوروبەرەکەی بەڵام ئێستا بە تەنها بازوو بەس نییە تۆ با پیاوێکی بەهێزیش بێ بەسەرم بۆ من ئێستا لێرە چی لێکەی ئەو پەڕی ئەتوانێت حەماڵی بکە ئێستا دنیا شێوەیەکی ترە ینی ئەو گۆڕانە جەوهەریە کە بەسەر مەسەرم دنیا هاتووە و بەسەر لە ناویشە بەسەر کللتوری ئەمە هاتووە دیسان باوەک مەسەلەن بۆن مناخاتەوە بەردەم کۆمەڵک بەرپرسیارەتی گەورە کە مەسەلەن جاری وایە سەری لێ تێکەچێت ینی ئەو باوکانەی ئەگەر شانسیان هەبێ هاوڕێکی نزیکیان هەبێ و ئەم هاوڕێە وابێت کە دەردەدڵی لە لابکە ڕەنگە بتوانێت بە جۆرە لە جۆرەکان باری خۆی ڕاستکاتەوە ئەگەر ناجاری وای هەیە باوکی بێ هاوڕێ کە سەری لێ تێکچوو کە ژیانی خوار بوو دوایی ژیانی بۆ سنتەر ناکرێتەوە بۆ ڕێک ناکرێتەوە لەبەرەوە بۆیە من ئەڵم باوک لەم کللتوری ئێمە و بە تایبەتی لە ژیانی ئێمە قوربانیە لەبەر ئەوەی دایان هۆکار و دایان چیرۆکی جیاواز هەیە کە باوکەکە بە قوربانی زۆر باشە کاک پێوان بابەتێکی تر نووسیوتە نامەکە مەنووسە مەبەستە لەمە چییە؟ نامەکە مەنووسە کارکتەرێکە لە زێنی خۆیان ژیانێکی دروست کردووە بەرلەوەی بگاتە ژیانەکە خەریتێکی بۆ دروستەکە بنەمایەکی بۆ دروستەکە ئەو ژیانی کە ئەو ئەینووسێت لە ژەرزەمینەکە تەواو ژەرزەمینەکەی ئەوەی کە ئەو نامەی تیانووسێ ژەرزەمینەکە کە ژەرزەمینێکی تاریکە گوڵۆپێک بەردەمی ئەوی ڕووناکردێتەوە بەگەنا بە تەواوی مانە تاریکە تاریچەکە ینی ڕەمزە بەوەی کە ئەو هێشتا واقع نابینێ هێشتا مەسەلەن دنیا وەکو خۆی وەکو ڕووناچەکە نابینێ دەیەوێت ژیانێک ینی ژیانێکی خەیاڵی بە خۆی دروستکە و دوایی ئیمان بەو ژیانە خەیاڵیە بێنێ و قەنەعەت بەو ژیانە خەیاڵیە بێنێ بۆیە من لە سەرەتایەوە لێ پاڕێمەوە پێڵم تکال لێ یەکەم کە نامەکە منووسە چونکە ئەزانم ئەو نامەیە کێشە دروستەکە کێشە بۆ خۆی دروستەکە لە نامەکە ڕەنگە ئەگەر نازانم چیرۆکە ئێوە خوێن بێتانەوە جگەلەوەی کە خاتونێکەکە بە هاوسەری خۆی دوایی مناڵێکی شانە بێت ئەم مناڵە وەکو وەهم لە دایکە بێت دوایی مەسەلەن بۆن منە قەرەجێک لەوانەیە کە مەسەلەن بۆن منە ژیانێکی زۆر موقەتی هەیە ساڵی جارێک دەرەکەوێت ئەوە مناڵەکە لەگەڵ خۆیان بێ ئیتر ئەمە ڕەمزە بۆ ئەوی کە ئەو ژیانە خەیاڵیە نابێت بە شتێکی واقعی بۆیە من لە سەرەتایە پێڵم تکایە نامەکە منووسە بەڵکو لە ژەرزەمینەکە وەرە دەرەوە بۆ ژیان وەکو خۆ وەکو حەقیقەتی خۆی ببی کاکەوان دەمێت بزانم دەرەنجامی کتێبە بەکوێ گەشتی وە ئایا تا چەند باوکی ئێستا دەتوانێت مقدسیاتی خۆی پیا بکە وەکو باوکی ڕابردوو وەک جیاوازیەکەشیان زۆرە لە ڕووی کار و ڕەنگە لە ڕووی بەرپرسیارەتیەوە باوک بە تەنها ناتوانێت مەسەلەن ئەو قەداسەت دروستکە ئەو گرنگی و بایەخە بە خۆی دروستکە چونکە بێوکانی تەنیشتیشی ئەوانەی کە لێ نزیکن هەمویان هاوکار بن بەتەئکید ئەگەر باوشێک باو بڵێن بەهێز بێ بۆ خاتونەکەی باشە ئەگەر باوچێک بەهێز بێ بۆ مناڵەکانی باشە دنیای ئێستا ینی بە تایبەتی ئەم دنیا سەرمایه‌داریە بە تەئکید لەسەر هاڕینی ئینسانی شەکەت چونکە ئەو لە پێناوی بەرژەوەندی و لە پێناوی قازانجی خۆیان هەموو شتێکەکە هەموو شتێک بێبەهاکە یەکێک لەو شتانێک کە بێبەهاکە وەکو وتمان چەمچی باوک بوونە باوک وا لێیەکە یعنی ڕۆژانە لەو کەمە پارەی کە پێویستی پێێتی ئاوڕ لە هیچی تر نەداتەوە واتە فریان نەکەوێت لەبەرەوە ئەگەر باوک بەتەنها بێ واتە تەنها سوارە بێ بە تەئکید ئەگلێ واروها ناگاتە ئامانجەکەی خۆی ئەوەی کە من باس یەکەم باوشێکە کە بۆ هەمومان گرنگە یعنی باوچێک نییە کە مەسەلەن ناو خێزانەکە من بۆ ئێستا کە باوکم مەبەسم بەتەنها خۆم بێ قسەم لەسەر چەمچی باوک بوونە کە چۆن ئەمە هەمومان ئەتوانین باوچێک لەم کۆمەلگایە دروستکەین کە باوچێک بە پچی نەکەوێت باوچێک بێ کە ئەشنەکانی دانەدا باوچێک بێ کە دوجار تەسلیم بەم ژیانە قورسە نەبێ لەبەرەوە قسەکەمان لەسەرەوەیە بەتەنها باوک بۆ خۆی ناتوانێت ئەمە بکە ئەبێ ژینگەیەک دروست ببێ ئەم ژینگەیە مەسەلەن لە ژینگەی کارەکەتەوە ئێستا مەسەلەن بۆ من ئێمە لێرە کارێکین وەنیە پێویستمان بەوە هەیە کە ئەم شوێنە بزانێت کە ئێمە باوچین مناڵمان هەیە
خاتونمان ئەیە ماڵمان هەیە کرێچی نازان پارە نازان فڵان فیسار ئەبێ لەوە تێ بگا کە باوەبوون بۆ ئێمە زەحمەتە یەکێک لەو شتانی کە مەسەلەن زۆر جار بەکارهێنرێ گرێبەستەوە نییە هەموو دەستگای گرێبەستێکی تایبەتی هەیە ئەم گرێبەستە زۆر جار بۆچی خێزانی تیان نووسێت چەند سەر خێزانن ئەتا حکوومەت بەم هەموو هینەی خۆیەوە بۆ نمونە ئەگەر موچەیەکدا بەش بکە بەشی مەسەلەن بۆ نمونە مناڵەکان و مەسەلەن خاتونەکە جیاکاتەوە بۆ لەبەرەوەی ئەمە ئەزانێ ئەرکێکە لەسەر باوکەکە لە کۆتاییەوە بڵم باوک ئەبێ بۆ ئەوەی وەکو خۆی هەبێ بۆی هێز بێ بۆ خێزانەکەمان بۆ کۆمەڵگاکەمان ئەبێ بە هەمومان باوچێ دروستکەین باوچێکی کۆڵ نەدەر بەڵام باوچێک بە لەوانە کە چۆکدانەدات زۆر باشە کەیفۆن سپاس دەکەین دەرفەتمان تەواو بووە سپاس بۆ ئەوی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت سپاس بە وڵای بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوامن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکی شێف مەحموود. هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماڵان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێت لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. ئەزیزان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبە ساڵ دەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی.
بەڵکومان وەڵامەکەت زۆر دڵنییا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە بەڕێزان بە وەرگرتنی زانیاری و کار و چالاکی سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان دەچینە بەڕگەی پەیامنێرانمان و سەرەتاش دەچینە لای پەیامنێرمان چیانووری چیا سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش بزانین گرنگترین زانیاری و کاری چالاکیەکان لای تۆ چین فەرموو بۆمان بگوازیتەوە. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام دیارە بەهۆیەوەی ساڵی ڕابردوو قسمی و بەشی مادە هۆشبەرەکان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک و ئەو کار و چالاکیانەی کە لە ساڵی ڕابردوو لە کەرکووک ئەنجام درراوە دیارە ئەمڕۆ بەشی دینی لە وەزارەتی ناوخۆ لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک وەرشەیەکی یا کۆنگرەیەکی هەیە سەبارەت بە مادە هۆشبەرەکان لە پارێزگای کەرکووک سەبارەت بۆ ڕێکە چارانەی کە دەکرێت لەم ساڵدا بگیرێنە بەر بۆ ئەوەی هیچ نەبێ ئەو کارانەی کە لە ساڵی ڕابردووە ئەو چالاکیانەی لە ساڵی ڕابردوو زۆر بوون کەمتر بکرێنەوە دیارە لە ساڵی ڕابردوو بە پێی ئامارەکان تاکو ێستا زیاتر لە 300 کەس دەستگیر کراون بە هۆی ئەوەی کە ئەو مادانەی کە بەکاریان هێناوە مادەی هۆشبەرون و بە هەزاران پارچەی حەپی ترامادۆڵ دەستی بەسەراگیراوە لەلایەن بەشی مادە هۆشبەرەکان لە پارێزگای کەرکووک ئەمە لەلایەک لەلایەکی دیکە ئێستا مەترسی ئەوە لە ئارەدا لە کەرکووک بووەتە منفەز بۆ پارێزگاکانی جنوب و بۆ هەرێمی کوردستان لە کەرکووکەوە ئەو مادە هۆشبەرانە و ئەو مادانەی کە لە یاسای عێراقی یا بە مادەی هۆشبەردا دەنرێن ڕەوانەی پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق و ڕەوانەی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکرێت بۆیە ئەمڕۆ لێرە قسە لەسەرەوە دەکرێت کە چارەسەرەکان چین و چی بکرێت بۆ ئەوەی هیچ نەبێت لە کەرکووک ڕێگری لەو کەسانە بکرێت کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن و ئەو پارچە حەپانەی کە لە ساڵی ڕابردوو وەکو باسم کرد بە هەزاران پارچە حەپی ترامادۆڵ دەستی بەسەرا گیراوە ئەوەش ڕێگری لێ بکرێت و لە ڕێگەی بازگەکانەوە کەرکووک بپارێزرێت و هیچ نەبێ ئەو ئامارەی کە لە ساڵی ڕابردوو بڵاو کراوەتەوە ئامارەکان کەمتر بکرێتەوە لە ئەم ساڵدا. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان چیانووری سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازدان و خۆشەویستان دیارە ڕۆژانە لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە زانیاری و چالاکیەکانی ناو شار و شارژەکانی هەرێمی کوردستان هەم بۆ دەگوازینەوە کەوی بینیتان چیا بوو لە کەرکووکەوە زانیاریەکانی ئەمڕۆی کەرکووکی بۆ گواستینەوە دیارە پێشۆی بچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان دەچینە لە هەولێر و لە ڕانیە بە هەمان شێواز چالاکی جۆلا و جۆر هەیە کە دیارە لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە سەرەتا دەچمە هەولێر لای پەیامنێرمان ئیدریس سڵاوی خوا لێ بێت ئەگەر گوێت لە دەنگمانە با بزانین زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر و پارێزگای هەولێر چینگەر بۆ ئێمە و بۆ بینەرانی عزیزی بگوازیتەوە. دیارە دەنگی ئێمە ناگاتە ئیدریس ئەگەر گوێت لێمانە دەمانێت بزانین ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ لە شاری هەولێر دەگوزارێن چین یاخۆ زانیاریەکان بەگشتی لە پارێزگای هەولێر چین بۆ ئێمە بۆ بینەرانی عزیزی بگوازیتەوە. سڵاوی خوا گەورەت لێبێت کاک جەلال بەڵێ شەوی ڕابردوو یەکێکی تر لە مۆمەکانی کاروانی ڕابوونی ئیسلامی خامۆش بوو بەڵێ دوێنێ شەو کاک حاجی عەدنان ئەحمەد ناسراو بە حاجی عەدنان بلباس بەهۆی نەخۆشیەوە کە ماوەیەکی زۆرە بە نەخۆشی درێژخایانەوە دەناڵێنێت دوێنێ شەوی ڕابردوو کۆچی دوایی کرد بەڵێ لە ماوەی تەمەنی کاک حاجی عەدناندا خاوەنی ئیمتیاز و دامەزرێنەری سەنتەری مەدینە بوو بۆ قورئان و فەرموودەناسی بە تایبەت فەرموودەناسیکەوە قوتابیەکی زۆری پێگەیان لە بواری فەرموودەناسیدا لە ماوەی ڕابردووشدا چەندین
ئەو گەنج و ئەو بەشداربوانەیەکەوە بەشداریان لە خوڵ و دەوراتەکان کردووە لەسەر دەستی کاک حاجی عەدنان نێردراون بۆ شاری سعودیا بۆ وڵاتی سعودیا بۆ ئەوەی فەریزەی عەمڕەیان بۆ ئەنجام بدرێت ئەمە بە شاهێدی ئەم قوتابیانەیەکەوە بەشداریان لە خوڵ و دەوراتەکان کردووە بەڵێ من بۆ زانیاری زیاتر دەمهوێ بچمە لای یەکێک لە براکانی کاک حاجی عەدنان لەسەر تەمەن و هۆکاری نەخۆشکەوتنەکەی و یاخود هۆکاری کۆچکردنەکەی سڵاو دەبێت کاک حاجی زۆر سپاس دەکەم ئەگەر بیتە ئێرە پێم بڵێ کاک حاجی عەدنان لە ماوەی تەمەنیدا چۆنی دەژیاوە چی بە ئێوە بەخشی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين إنا لله وإنا إليه راجعون بەڵێ بەخێر بن سەر چاو بەڕاستی حاجی عەدنان خەسارەی زۆر گەورە بوو لە بۆ بنەماڵەکەمان و لە بۆ ڕێبازی ئیسلام بەڕاستی حاجی عەدنان دەتوانم بڵێم یعنی زۆر دڵسۆزترین کەس بوو لەسەر ئەو ڕێبازەی ئیسلام کە بە دڵ و بە گیان خۆی ماندی دەکرد لە بۆ ئەو ڕێبازە و لە بۆ کۆمەڵی ئیسلام یعنی بەڕاستی نیەت و هەموو توانەی لە بۆ خوای تەبارەک و تەعالا بوو دەتوانم بڵێم هەموو عمری خۆی لە بۆ ئەو دینە سەرف کرد یان وەکو برایەک شاهێری دەدەم. ماوەی چەند ساڵە حاجی عەدنان لە نێو کاروان و سەحوەی ئیسلامیدایە؟ زیاتر لە 40 ساڵ کە ئەوەندی ئەمن معلوماتمە وەکو برایوی معلوماتم هەیە کە 40 ساڵ زیاتر خۆم لەگەڵی بوومە لەگە ئەو برایم یعنی کەچی کردووە خەباتێکی زۆری کردووە لە بۆ خوا و پێغەمبەر و لە بۆ ئەو ڕێبازەی ئیسلام و لە بۆ کۆمەڵی ئیسلام و بزوتنەوە. لە ماوەی ڕابردوودا ئەم کاران چی بوون بە شێوەیەکی کورت ئەگەر پێم بڵێ کە کاک حاجی عەدنان کردوویەتی و ئێوە شانازی پێوە دەکەن؟ بەڵێ ئەمە شانازی و فەخر بە کاک حاجی عەدنان و ڕێبازەکەی کاک حاجی عەدنان دەکەین بە یەعەت دەدەینە خۆی و ڕێبازەکەی بەردەوام بین ئێمە جێگای بگرینەوە ئینشاءالله. کاک حاجی عەدنان وای لە ئێمە کرد و بنەماڵەکەمان کرد بووە سەبەبی هیدایەتی هەموو بنەماڵەکان هەزارەها کەس و گەنج و لاو. کاک حاجی عەدنان هەر لە زمانی پێشوو ڕژێمەوە حەولی دەدا هەر وەکو زمانی پێغەمبەر چۆن بەنهێنی داوایان دەکرێت لە بۆ دینی ئیسلام. کاک حاجی عەدنان ئەو حاجی عەدنانە بە ڕوحی خۆی فیدا کرد بوو ئەو ڕێبازە لە سەتان شوێنە من مناڵ بووم لەگەری دەڕۆیشتم کە لە بۆ ئیسلام حەولی دەدا و خەڵکی هیدایەت دەینا سەر ئەو ڕێبازە ئەو هیدایەتەی لە بۆ خوا و پێغەمبەر ئەوەندەی معلوماتمە بی کە لەگەڵی بوومە ئەو حاڵانەم لێ دەدیت. زۆر باشە لە ماوەی تەمەنی ئەو کۆتاییانە چ نەخۆشیەک بوو بۆ هۆی کۆچکردنی حاجی؟ بەڵێ وە بوو من لەگەڵی بووم لە 2 ساڵ لەمەوە پێش بردمانە شاری ئەستەمبۆل لەوێ فەحوساتمان لە بۆی کرد دەرچووکە گوتی ئێوە کاک حاجی عەدنان نەخۆشی درێژخایانت گرتیە وەکو بەڵێ ئەوە 2 ساڵە نەخۆشی قۆڵۆنی درێژخایانی گرت بوو زۆریش هەوڵماندا هەر لە ئەستەمبۆل لە حتای نامانەوە هەولێر بە چەندەها دکتۆر و ئەوەمان کرد لەگەڵی بەڵام ئیرادەی خوای تەبارەک و تەعالا وا بوو حەزی کرد بە شەهیدی دەرەجەی شەهیدی بداتێ و زۆری حەز لێ و شەهید بی لە پێناوخوا ئەمما ئینشاڵڵا بەو دەرەجەی مرد ئەوەش هەر دەرەجەی شەهیدی بەنسیب کردێ خوای تەبارەک و تەعالا. زۆر سوپاسان دەکەین. زۆر سوپاس دەکەم. بەڵێ کاک جەلال ئەمە بەشێک بوو لە زانیاریەکان سەبارەت بە کاک حاجی عەدنانی کۆچ کردو کە لە ماوەی ڕابردوودا یەکێک بوو لە پێشمەگە دیارەکانی ڕابوونی ئیسلامی کە لە ماوەی ڕابردوودا لە هەر لە زمانی زۆر لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیدا بوو دواتریش لەگەڵ کۆمەڵی ئیسلامی درێژەی بە خەباتی سیاسیدا و لە ئێستاشدا بەهۆی نەخۆشی درێژخایەنەوە لە ماڵەکەی خۆیدا شەوی ڕابردوو کۆچی دوایی کرد. بەڵێ ئەمە بەشێک بوو لە زانیاریەکان. زۆر باشە سپاس بۆ پەیام نێرمانی دریسکە لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بوویت. وەڵە بەڕێزان دەچینە چەمچەماڵ و پەیام نێرمان جەلال جەباری وەردەگرین. جەلال سڵاوی خوای گەورەت لێ بۆم کاتت باش زانیاریەکان لای تۆ چین فەرموو؟ دیارە جەلال لە گردبوونەوە ناڕزایی بەشێک لە گەڕەکەکانی دانیشتوانی چەمچەماڵەکە دیارە بەهۆی نەبوونی خزمەت گوزاریەوە گردبوونەوەیەکیان ساز کردووە. دیارە دەیانەوێت کۆنگرێکی ڕۆژنامەوانی ساز بکەن یاخود بەیاننامەی دانیشتوانی ئەو گەڕەکە ناڕازیانە بخوێنرێتەوە لەلایەن زانایەکی ئاینی نیشتەجێبووی ئەو گەڕەکەەوە بۆیە جەلال زیاتر گوێی لە ئێمە نییە. دیارە دەچینە لای مێرەبان بۆ بەڕێزان سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان جێگەی سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی گەشت و گوزار و لێژنە پەیوەندیدارەکانی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و گشت لایەنە پەیوەندیدارەکان بابەت یادداشتی گەڕەکی مامۆستایانی چەمچەماڵ. ئێمە وەکو دانیشتوانی گەڕەکی مامۆستایان لە چەمچەماڵ کە پایتەختی شەهیدان و ئەنفاڵی کراوان ناسراوە
هەروەها شاری سامانی سروشتی و شوێنی کاری چەندین کۆمپانیای زەبەلاحە. ئەم یادداشتە ئاڕاستەی بەڕێستان و ڕای گشتی دەکەین و ڕادێگەینی کە گەڕەکەکەمان لە ساڵی 2023 فەرمانی قیتاوکردنی هەیە و کاری قیتاوەکە تا ساڵی 2004 بەردەوام بووە. لەو ماوەدا کە لە 182 کارەکانی تەواو بوو و لە 158 کارەکانی ماوە و کارەکە زیاتر لە 6 ساڵە وەستاوە. ئەمەش گرفتێکی زۆری بۆ دانیشتوانی گەڕەکەکە دروست کردووە کە لە وەزیستاندا قوڕا و چڵپا و لە وەزی هاویندا تەبوتۆز و بێزار و هەراسانی کردوین. زۆربەی دانیشتوانی ئەم گەڕەکە مامۆستا و فەرمانبەرن. داوا لە بەڕێستان دەکەین بودجەی پێویست بۆ پرۆژەکە تەرخان بکەن و هانی کۆمپانیای جێبەجەکار بدەن کە دەست بە کارەکانی پرۆژەکە بکاتەوە. چونکە بەڕاستی خەڵکی بەهۆی نەبوونی قیرتاوە تووشی نەهامەتی و زەحمەتێکی زۆر هاتوون و ژیان لەم گەڕەکەدا زۆر زەحمەت بووە ئەگەرچی گەڕەکە لە سەمتەی شادایە. ئێمە وەکو پشتیوانی ئەم داواکاریە زیاتر لە 1000 واژۆی دانیشتوانی گەڕەکەمان کۆ کردێتەوە بەردەوامش دەبین لە هەوڵدان دروستکردنی فەشاری مەدەنیانە هەروەها سوپاسی ڕێکخراوی ئاران بۆ پەرەپێدانی کلتوری مەدەنی دەکەین کە لە سەرەتای ئەم هەوڵەوە هاوکار بۆ لەگەڵماندا و کاروباری تایبەت بە چۆنیەتی ئەنجامدانی فەشاری مەدەنی بۆ ڕێخستوین. ئێمە چاوەڕوانی هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئەگەر بەدەنگی داواکاریەکانمانەوە بێن کە مافێکی سەرەتایی و گشتیە بۆ بەرپرسیاتی خۆیان جێبەجێ بکەن سوپاسیان دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین. ئەگەر پشتگوێی بخەین ئەوە بەردەوام دەبین لە فشاری مەدەنی و هەموو ڕێگاکی مەدەنیانە دەگەینە بەر تا ئەو مافە گشتیە سەرەتایی خۆمان بەدەست دێنین لەگەڵ ڕێزدا. کەمپینی داکۆچی کردن بۆ خێتاوکردنی گەڕەکی مامۆستایان. دیارە سەبارەت بەم گەڕەکە ئەم گەڕەکە زۆر نوێ نییە. ئەم چەند گەڕێک لە پێش ئەم گەڕەکەەوە کە لە دوای ئەم گەڕەکەش هاتووە کۆمبڕی نوێتریشە بەڵام ئەو گەڕەکانە هەمووی کێتاو کراوە شۆی سەیریش کێشێکی دەدانە بەڵام ئەم گەڕەکە ئێمە پژێ خراوە. بەڵێ زۆر سپاس بۆ پامێرمان جەلال جەباری سپاس بۆ زانیاریەکانت. ئازیزان و خۆشەویستان دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان. گەرسەرنجێک لە بابەتی دامەزراندن لە هەرێمی کوردستاندا بدەینەوە گەرچی لە نزیک بە 2012 تا ئێستا بە فەرمی و لەسەر قسەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار کە دەڵێن بە فەرمیش دامەزراندنێک نەبوو ناوبەناو بەلاو بە بەرهی تەسکیی حزبی هەرچەندە دامەزرانەکان هەبوو بەڵام لە ڕابردوودا دامەزرانێکی ناشیاو هەبووە کە ئەمڕۆ وەکو بەندیوار زۆر جار سیر دەکرێت کەوەتەنا بەشێکی دیکەی دەبینی خەڵکێک بە بڕوانامەیەک لە ئاستێکی بەرزدادانراوە بەڵام بڕوانامەکە هێو شوێنە نیە یاخود دەبینی بڕوانامەکەی شتێکەوە لە شوێنێکی دیکەیە دانراوە کە هەمووی پێدەوتێت دامەزرانی ناشیاو. دیارە دوێنە ڕێکخراوێک لە داواکاری گشتی لەم بابەتە ئاگدار کردەوە لەوەی کە پێویستامە چارەسەر بکرێەوە داواکاری گشتی بێتە سەرخەت لەبەرەوەی کە بە سەدان دەرچووی دانەمەزراوان لە هەرێمی کوردستاندا هەیە کە ئێستا هەمووی بە بێکاری دەسوڕێتەوە بۆ کارەکەشی دانەمەزراندنیان دامەزراندنی ناشیاوە لە هەرێمی کوردستان. لەسەرم بابەتە بەڕێزا سۆشوانی ئەندامی ئەو ڕێکخراوی کە دوێنێ سکاڵیان تۆمار کرد وەروەخۆی وەکو چالاکێکی مەدەنی لێرە میوانمانە قسە لەسەر ئەم بابەتەوە جوڵاندنی ئەم پرسە دەکرێت هەرچەندە لە ڕابردوودا لەسەر بەندیوارەکان پەرلەمانتار وە خەڵکانێکی دیکەش قسەی زۆر وە هەوڵی زۆریان داوە بۆ چارەسەرکردنی بەڵام بە بزانین ئێستام کۆمەڵە گەنجە چیان پێ دەکرێت وە دەیانەوێت چی بکەن. کاگەسۆ زۆر سپاس بەەوە دەرفەتە بەخێر بیت. زۆر سپاس. دوێنێ ئەوە چیتان کرد لە بەردەم داواکاری گشتیدا؟ بەڵێ خۆی ڕۆڵی ڕێکخراوی مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە دنیاە تەنا ئەوەیە دروستکردنی فشارە. تۆ تەنا ئیشی دروستکردنی فشارە بە دوو ئامانج بە ئامانجێک بۆ چاکردنی بارودۆخەکەی کە ئیشی لەسەرەکەی ئەو ئامانجی کە هەتا ئامانجی دووەم بۆ ڕاهێنانی خەڵک و گەنجان لەسەرەوەی چۆن توانن فشار دروستکەن فشاری مەدەنیانە دروست بکەن. چکەم پێم وایە بە هەموو فشارێکی مەدەنیانە ئەگە فشار بە ڕێوشێنەکانی خۆی بچێتە پێشەوە ئەتوانی تۆ نەتیجە هەبێ و ئەتوانی تۆ بەرهەمت هەبێ بۆ ئەوەی خەڵک بتوانێت گەنجان بتوانن سوود لە جۆری فشاری مەدەنی وەرەگرن. ئێمە ئەم جۆرە کارانە زۆرەکەنەوە دوێن ئێمە سەردانی داواکاری گشتیمان کردو بۆی کە پاڵپشت بە واژۆی کۆمەڵی خەڵکی دانەمەزراو کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن بۆی کە ئەمانە حەقی خۆیانە لە حکوومەت یا لە کەرتی تایبەت دابمەزێن. لە دنیاە هەموو دەوڵەتێک کە خەڵکێک زانکۆ تەواوەکە یا خەڵکێک کە تەمەنیە چێتە سەروی 18 ساڵەوەمانە و پێویستی بەکار هەیە پێویست ئەم حکوومەتە پلانی هەیە بۆ بەگەڕخستنی کاری ئەم خەڵکانەوەڵدات بیان خاتە سەرکاری تر مەرج نیە ئیلا هەمویان لە کەرتی گشتی دابمەزێن ئەکرد لە کەرتی تایبەتش دابمەزێن. ئێمە بەهۆی وەک باست کرد بەڕێزت بەهۆی ئەو دامەزرانە ناشیاوە ناتەندروستە ناڕێکەی کە ماوەی 10 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە 2005 بەدواوە تاکو 2013 دامەزراندنی کرد لە هەرێمی کوردستانە ئەو لێشاوە زۆرەی مۆزەفی دامەزران کە بەپێی ئەو توێژینەوەی کراوە لە هەر 5 مۆزەفێکی هەرێمی کوردستان بۆ حکوومەت 4 مۆزەفیان زیادەن ئەگەر بی بە وردی دیراسی بکەی
بەرحەڵ زیادە بۆ مانایی ینی بۆ شوێنیان ئەوێت بنەک زیادە بۆمانی بۆ نمونە ئەگەر نمونەت لەسەر ئەو بینە بۆ نە دائیرەیەک پێویستی بە 6 مۆزەف بێ مەسەن خاوەن 200 مۆزەفە کە لە دنیای ئێستا زۆربەی شتەکان مەمەسمان ئەو نیە ئەمە بڵین مۆزەف پەرایز بخرێ مۆزەف نان بڕاو بکرێ بەڵام ئەکرێ ئەمە حکوومەت بە دیراسەیەکی ورد بێ ئیش لەسەر ئەمە بکە چۆن ئەم خەڵکە دانەمەزراوەش ئیشیان بۆ بدۆزێتەوە چکە ئیشی حکوومەتە کە تۆ ئیش بۆ خەڵک نەدۆزیتەوە بێکاری زیادە بێت کێشە زیادە بێت مەسەلەنەوە سەرهەڵگرتنی گەنجان بۆ درەوی وڵات زیادە بێت ئەمانە وەکاری زۆری لە پشتەوەی مەسەلەن گەنجان تووشی قەیرانە بن تووشی نەخۆشی دەرونی و نەفسی عقدەی نەفسیە بن تووشی ڕەنگە خۆکوشتن و تووشی دەیان کێشە و کارەسات بن کە بەڕاستی سەرەتاکانی دەرکەوتون ئێستا بۆیە لەبەرەوە زەڕورە حکوومەت ئیش لەسەر ئەمە بکە ئێمە کە دوێنێ سەردانی داواکاری گشتیمان کردو پێم وایە داواکاری گشتی مدعی عام زەڕورە لە هەرێمی کوردستان بە ڕۆڵی خۆی هەڵسپسێت لە هەر بوارێکا لە هەر کێشەیەکا کە خەڵکی ئەتوانن بۆنەوە پەنا بۆ داواکاری گشتی بەرن ئێمە قسەمان لەسەرەوە کردووە کە ئەکرێت لە ئەو کەسانی کە لە کەرتی گشتیە ئیشەکەن مۆزەفن بۆ نمونە لە هەر پلەیەکان لە کەرتی گشتیە بە تایبەتی پلە باڵەکان پێویست ناکە ئەمانە لە کۆمپانیەکانش کار بکەن بەڕاستی پێویستە خەڵکێکی تر بخرێتە جێی ئەمانە و خەڵکێک کە لەوانی دانەمەزراون کە لەوانی هیچ مەعیشەتێکیان نییە بۆ جێبەجێکردنی عەدالەت بەڵێ تۆ پێت وایە لە ئێستادا داواکاری گشتی بتوانێت کە شتێک بکات لەم کاتەدا کە هەرێمی کوردستان بە دۆخ و قەیرانێکی ئابووردا تێدەپەڕێت لەم بێ موچەیەدا ئایا حکوومەت دەتوانێت هیچ بکات لەم کاتەدا ناتوانێت موچەی فەرمانبەرانی ڕسمیەوانی کە دامەزراون دابین بکات ئێستا بتوانێت کەسی دیکە دابمەزرێنێت چ لە کەرتی تایبەت بێت چ لە گشتی ئەو پێتان وایە لەم کاتەدا بە هیچ ئامانجێ بگەن خۆی خاتون هەی گرفتی یەک حاڵەت هەیە لێرە حکوومەت ئێرە بێ شتێکەیە ئەگەر پێی خۆش و پێی ناخۆش واقعیەکەیە کە ئەمە وەکو چۆن یەک و یەک دووەکە ئەمە سەلمێنداوە حکوومەتی ئێرەم لە بەردەم دووشتایە یا چاکسازیی ڕاستەقینە کە ئەکرێت دەستی بۆ بەرێ هێواش هێواش یا ئەوەتە حکوومەت لە بەردەم هەڵدێران و ڕوخان و کۆتایی پێنانە ینی کۆتایی پێدێ بەڕاستی ئەم قەیرانە ئاوا ئەم قەوارەی ئاوا نامێنێتەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەک بۆ دەست بۆ چاکسازی نەباوە بۆ نمونە لە کەرتی نەوتا کەمانە پەیوەندی بە تاک بەتاچی خەڵکەوە وەک لە خاڵە سنوورەکانە لە دامەزراندنە لە بندیوارە لە ڕێخستنەوەی مۆزەفە لە ڕێخستنەوەی هەموو ئەو کەرتانی کە کەرتی پەیوەندی بە کەرتی گشتیەوە هەیە حکوومەت هەوڵ نەدا چاکسازی وردی تیا بکە بۆ بە پلانی ورد و سیستەماتیک نەچێتە پێشەوە بەڕاستی حکوومەت لە بەردەم ئەوەیە کە بەرەو هەڵدێر ئەڕوانی حکوومەتی هەرێمی کوردستانم قەوارەیە ئەگەر هەوڵی چاکسازی نەدا من پێم وایە قەوارەیە لە بەردەم مەترسی و هەڕەشەی لە ناوچوون و هەڵوەشانەوەدا چکە بەڕاستی حکوومەت خۆشی ئیش لەسەر ئەواکە تۆ هەموو ئیشی حکوومەت بەبێ دیراسە دێت کە لە کاتێکا خەڵک موچەی نیە خەڵکی شتێکی دێ بۆ نەباز لەسەر خەڵک زیادەکە کەمە تۆ قەیرانەکان زیاترەکە یعنی حکوومەت قەیران بە قەیران پاڵەدا لەبەرەوە ئەمە ئەکرێت ئیجبارە حکوومەت هیچ ڕێیەکی تی لە بەردەمانیە بۆیە پێویستە جۆ لەم فشارە مەدەنیانان بگرێ و پێویستە جۆ لە تاواکاری گشتی بگرێتوێت جۆ لە گەنجان بگرێ و ئەو داواکاریانش کە خەڵکی کاتا ئێستا بۆ وەکو خۆی حقیقەتەن ئەو داواکاری کە تا ئێستا داواکاریەکان داواکاری زۆر ئەوە نین لە دەرەوەی قودرەی حکوومەتی هەرێمی کوردستان بن داواکاری لە چاکسازیە لەوەی ئەگەر پارەیەکێ بە عەدالەت بۆ هەموو خەڵک بێت نەگەیەکێک ڕۆژانە بە ملیۆن دۆلاری دەستکەوی چێکش دیناری نەبێت ینی داواکارەکە داواکاری عەدالەتە تەنها جێبەجێکردنی عەدالەت بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە کەمەش زۆر قورس نییە ئەکرێ بە کۆمەڵی بڕیاری پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک لەم داواکاریانە بەدی بن و ئەوانەی ترش بە خۆتۆ بچنە پێشەوە بۆ ئێمە پێمان وایە فشاری مەدەنیانی خۆمان بەردەوامە بین و سەردانی دەستەی نەزەهاکەین سەردانی ئەنجومەنی وەزیران و هەموو ئەو ڕێشێنانی کە مەدەنین ئێمە ئەیگرینە بەربەڕاستی بۆی کە ئەم بارودۆخە چاک بکەین و ئەوەی کە ئێمەش ئیشمان لەسەری کردو بۆی کە ئەگەر حکوومەت بێ ئیش لەسەرەوە بکات زۆر گرنگە ینی بۆ نمونە تۆ ڕەنگە بتوانێت حکوومەت چەند هەزار کەسێک وا لێ بکات کە بخاتە سەر ئیش ئەخەمە زۆرە تۆ بۆ نمونە لە کوردستانە بتوانانی هەلی کار بۆ 10,000 کەس بڕەخسێنیت ئەمە زۆر شتێکی گرنگە لە کاتێکە ئێستا زۆربەی ئەوانی کە زانکۆ پێمانگەیان تاواکۆ دێنە سەر جادە داوای هەلی کارەکەن کە حەقی شەرعی خۆشیانە ڕەنگە خەڵکێکە بێ ئێستا لە کوردستان 2 وەزیفە و 3 وەزیفەی هەبێ لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتیە بەڕاستی ئەمە نەعەدالەتی ئێمە داوای چاکردنی من نەعەدالەتیمان کردووە ئێوە سەردانی داواکاری گشتیتان کردو ئایا تەنها داواکاری ئەوەکەن کە خوێندکاری دانەمەزرا و دابمەزرێن یاخود داواکاری دیکەشتان ڕاستە کردوون وەڵامی ئەوانیشی بۆ ئێمە وەکو ڕێکخراوی مەدەنی ئێستا وەکو ئاران ئیشی خۆمان لەسەر ئەوەیە بەڕاستی کە ئەمە پێمان وایە ئیشە سەرەکیەکە ئەمە لە چوارچێوی ئیشە سەرەکیەکەیە ئیشە سەرەکیەکەی ئێمە ئەوەی کە ئێستا ئیشی لەسەرەکەین باوکاری ڕێکخراوێکی ئەمریکی سندوقی نیشتیمانی بۆدا پاڵپشتی دیموکراسی NED کە لە زیاتر لە نزیکەی 200 وڵات یارمەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکە بۆ پەرەپێدانی دیموکراسی ئیشە سەرەکیەکەی ئێمە ئەوەیە کۆکەمکردنەوە و نەیەشتنی دەستێوەردانی حزب لە جونگەکانی حکوومەتە چونکە هەموو ئەم قەیرانانی کە ئێستا هەن لە هەرێمی کوردستانە لە بچووکترین قەیرانەوە تا گەورەترین قەیران کە لە هەرێمی کوردستانەیە هەموو ئەم قەیرانانە پەیوەندی بەوەیە
حزب دەستێوەردانی کردو لە حکوومەتە حزب هەموو جمگەکانی حکوومەتی لە خوای لێ کردووە وەکو تووشی داڕزاندنی کردوون یعنی تووشی سەرگەردانی کردوون یعنی حکوومە حزب دەستی بەتایبەتی حزبی دەسەڵات لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردوو 30 ساڵ ڕابردووی حکومڕانی هەوڵی داوە هەموو شتێک بەو پێوەرانە بڕوا بۆ پێوەرانە و پێوەرە کە حزب ئەیەوێ کە ئەمە لە دنیای هەشتیوانی ئەمە ئێمە گەیاندوتە ئەو نەتیجەی کە ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیایە بۆیە ئەکرێ بە شێوە گشتێکە دەستی حزب دوورەوە بخرێت مثلا لە لیستی موچەکانە پاکسازی بکرێت دەست بە چاکسازی گشتی بکرێت لە کەرتی نەوتا لە هەموو کەرتانی کەیان پەیوەندیان بە ژیان و بە بارودۆخی خەڵکەوە هەیە حکوومەت دەستی بەسەر کەرتی حزب دەستی بەسەر کەرتی تەندروستی ئاگرتووە بازرگانی پێوەکە حزب دەستی بەسەر کەرتی پەروەردەی ئاگرتووە بەسەر مەکتەبە ئاهلیەکان نیوەڕەنگی خەڵکانی حزبی و دەستڕۆیشتی بن حزب دەستی بەسەر کەرتی کشت و کاڵاگرتووە بۆی ئەبین لە هەرێمی کوردستانە لە ئاستی هەرە دواوەیە حزب دەستی بەسەر زانکۆکان ئاگرتووە بۆی ئەبینی خوێندن لە چه ئاستێکایە یعنی حزب دەستی لە هەموو شتێک دەستێوەردانی کرد لە هەر شتێکشە حزب دەستێوەردان بکات ئەو بابەتە ئەو شوێنە ئەو وەزارەتە ئەو کەرتە بەرەو داڕوخان ڕۆشتەوە بۆیە ئەکرێت لە شێوە گشتیەکە ئیشی ئێمە ئەوەیە بڕینی دەستێوەردانی حزب لە حکوومەتە ئەمەش لە چوارچوی ئەو پرۆژایە بەڵ ئێمە سەردانمان کردووە چەندین داواکاری تریشمان کردەوە ئێمە زیاتر لە 10,000 واژۆمان داوەتە پەرلەمانی عراق بۆ معلوماتت و داوامانتە پەرلەمانی کوردستان کە واژووی خەڵکی کوردستان لە پارێزگاکانی کەرکووک و سلێمانی و هەولێر و دۆک و هەڵەبجە کۆمان کردەوە بۆ ئەوەی پێداچوونەوە بە یاسای پارتە سیاسیەکانە بکرێت ڕێگری دابنرێ پارتی سیاسی بە کەیفی خۆی مامە بوو ڕاگەر لە باسەکەین پێی بەڵام حقیقەتەکە لێرەیە پارتی سیاسی بە کەیفی خۆی نەتوانێت دەستێوەردان لە حکوومەتە بکە پارتی سیاسی بە کەیفی خۆی نەتوانێت پەیوەندی دەرەوە دروستکە پارتی سیاسی بە کەیفی خۆی نەتوانێت دەست بەسەر حکوومەت و بازار ڕابگرێت پارتی سیاسی نەتوانێت لە دەرەوە مەکتەبی تایبەتی بەخۆی هەبێت لە جیاتی حکوومەت و تەمسیلی حکوومەت کە ئەمە لە دنیای هەشتیوانیە لە هەرێمی کوردستانە ئەم حکومڕانەیە کە لە ماوەی ڕابردووە بێداخەوە یەکێتی و پارتی کردویانە بە هاوکاری هەندێک لە هاوکارەکانیان بۆ نمونە کەم تا زۆر ئەم حکومڕانی خەڵکی گەیاندۆتە ئەم ئاستا لە هەموو بوارەکانە گرفتەیە ئێمە شەوەمانداوە بە پێی توانە ئیشی ڕێکخراوی مەدەنی و دەسەڵاتی پێنجەم و دەسەڵاتی چوارەم کە ڕۆژنامەوانی ئێوە بەڕێزن ئیشی ئێمە ئەوەیە بەرچاوڕوونی بدەین و هەوڵ بدەین پێیان بڵین ئەلێرە چاکسازی بێ بکرێ و ئەم خەتە باشە ئەم خەتە خراپە پێویستە ئیشی لەسەر بکەن یعنی باشەکە هەسووە من دەمێ بزانم ئەوەی کە ئێوە بە دەرچوونتان بۆ کردووە زۆرترینی نەو نەشیاوانە کامانن بۆ نمونە کەسێک بە بڕوانامەیەکی نزم پۆستێکی باڵای وەرگرتووە یا خۆت نەخێر بە تەسکیەی حزب و بە تەسکیە لە کۆمیتەکان دامەزراوە یا خود نا دامەزراوە دەوامیش ناکە بندیوارەکانەوەی کە پێی دەوترین زۆرترین ئێوانەی لەم دامەزران ناشیاوانە زەربەی لە خەڵکی دیکە داوە زەربەی لە پۆستەکانی دیکە داوەی کە خەڵکێکی تر نەتوانێت لێدا بمەزرێ کام توێژەیە هەموو ئەم توێژانە هەمویان بەشی خۆیان بەرکەوتووە تەسچی حزب بەشی سەرکی بەرکەوتەوەی کە ئەبێت تۆ کارمەندی حزبی تۆ مەسەلەن بۆ نمونە کادری حزبی ئیش بۆ حزبکەی وای لاتوو تا بەداخەوە ینی خۆمانەوە حقەتێک ینی کەس ناتوانێت حاشای لێ بکانی یەکێتی و پارتی تا ئەو کاتی بۆیان لوابێت ینی کەسێک تەنان فڕاشیش مەکتەبێکیان دانەمەزراندووە ئەگەر سەر بە خۆیان ئەگەر لە تەسکەی لق و مەڵبەندەکان و کۆمیتە و ناوچەکانی پێنەبێت کەواتە ئەم کاتە ئەکاتە سەر ئەوەی ئێستا ئێمە بۆ نمونە توێژینەوەیەکمان کردووە وەکو نمونە بۆتان باس دەکەم لەسەر زانکۆکان 5 زانکۆمان بە نمونە گرتووە لە زانکۆی سەلاحەدین نمونەمان وەرگرتووە نمونەی زیندومان لەبەردەسایە کەسەکە لە نمرەی زۆر بەرز بووە لە مەسەلەن لە تاقیکردنەوەکانە بۆ خوێندنی باڵا بۆ خوێندنی ماستەر و دکتۆرە بەڵام لەبڕی کەسیشتر حیزبی لە بەرامبەری ئەم کەسەیە بوو ئەو نمرەشی نزمتر بووە کەچی ئەو چۆتە ئەو شوێنە و لەو شوێنە دانراوە لە هەر شوێنێکشا کەسی نەشیا و خراە شوێنی شیا و بەڕاستی ئەم بارودۆخە ئاوای لێ دێکە وەکو ئێستا هەیە بۆی لەبەرەوە بەڵێ بەداخەوە بەوەی ئەوەی کە کەسی نەشیا هەیە لە شوێنی شیاوە بەوەی ئەوەی حزب وای کردووە بەڕاستی تەنها ئەوەی کە خۆی ویستێتی دای بمەزێنێ حزب بەس بیری لەوە کردوەوە چۆن خۆی بچێتە پێشڕێ چۆن خۆی دەوڵەمەندکە چۆن پێگەکانی خۆی بەقووەتکە بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستانە لە ماوەی لە ڕاپەڕینی بەهاری نەوەتویەکەوە تاکو ئێستا حیزبەکان بیریان لەوە نەکردوەوە هەنگاو بۆ بە مؤسسە بوون بنێن لە هیچ شوێنێکی دنیای ئەمە نییە ئێستا حزب حیزبەکەی خۆی خۆشتەیە لە حکوومەت حزبەکەی خۆی خۆشتەیە لە نیشتیمان ئاخر تۆ ئەم تێڕوانی نەکە حیزبەکەی خۆی خۆشتەیە لە وڵات بۆیە لەبەرەوە بەرژەوەندی حزب لە پێش هەموو بەرژەوەندەکانە ئەمە چی کردووە خەڵکو ئێمە گیانەوە ئەم نەتیجەی کە ئەبینین ئێستا بەڕاستی پێویستە دەست بۆ دەستی بۆ ببرێ ئەم برینانە چارەسەر بکرێ بۆ لەبەرەوەی بەڵێ خەڵکێکی زۆر هەن دانەمەزراون مستحقن بە دامەزراندن ئەندازیار هەیە شۆفێرە ئەندازیار هەیە لە تەنان دانەمەزراوە دەیان خەڵکی جۆرا و جۆرمانەیە کە توانە و قودرەی ئیشکردنی هەیە دەیان مامۆسای زانکۆمانەی ئێستا ئەسوڕێتەوە دانەمەزراوە لەبەر ئەوەی تەسچی حیزبی نییە نەیانێشتووە قودرە و تواناکانی خۆی لە زانکۆکانە بەکاربێنێ دەیان خەڵکی نەشیا و ئێستا بەرپرسی بەشەکان لە زانکۆ و لە پەیمانگاکان بۆچی زانکۆ پەیمانگان بە نمونە لەبەر ئەوان ناوەندی
ناوەندێکی گرنگی بڕیاردان و ناوەندێکی گرنگی زانستین لە کورد لە دنیاە یعنی لە هەر شوێنێکە زانکۆکانی پێشکەوتوو بوون بەشەکانی ترژی کۆمەڵگەش پێش ئەکەون بەداخەوە لێرە چونکە ئێمە زانکۆکانمان ناوەندەکانی خوێندن هەموو ناوەندە گشتەکان ناوەندی لێکۆڵینەوە پەرلەمانی کوردستان هەموو ئەمانە مۆنۆپۆل کراون لایەن حیزب و دەستیان بەسەرا گیراوە هیچ نەفەسێک نێرلاوەتەوە بۆ خەڵک بەڕاستی بۆی خەڵک قسەی تیا بکات بۆی خەڵک بتوانێت باسی چاکسازی بکات لەبەرەوە بەڵێ بەداخەوە گرفتانە هەموو هەن وەک پێم وتی نەتیجە یا بە چاکسازی ڕاستەقینە کۆتاییدی یا بە ڕوخاندن و نەمانی ئەم حکوومەتە کەواتە تۆ پێت وایە ئەم هەموو کێشانە چارەسەر بکەن لەم هەموو مؤسسەیە کە بەڕێزت ئاماژەت پێکرد ئایا یاخود داواکاری گشتی ئەتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات خۆی بەداخەوە داواکاری گشتی تا ئێستا لە هەرێمی کوردستان خۆی هۆکاری کاڵەکەبوون ئەم کێشانە بەشێکی لەوەیە حکوومەت حزب تەنانەت دەستی خستۆتە نان دادگاکانیشەوە پیرۆسترین دەسەڵات لە دنیا دەسەڵاتی دادوەریە کرد بڤێ هیچ کەسێ دەستی پێوە بدا لێرە حزب دەستی بەسەراگرتووە بەڵێ تۆ مەفروزە ئایش لەسەرەوە بکەی خۆ ناکرێت تۆ کۆڵ بدەی دانیشتی مەفروزە من ئێمە وەکو کۆمەڵگەی مەدەنی پێمان وایە ئەگەر لە ژوورێکا بی چل دەرگای داخرای کارێت تۆ بەدوای دەرگای چل یەکەمی نابگەڕی یعنی ئێمە ڕای ئێمە وایە وەکو من ئەوەندەی خۆم قەناعەتم بەبار دەقبێت تۆ بێ هەوڵی گۆڕانکاری بدەی ئەبێ هەوڵ بدەی چارەسەر بکەی ئێستاش درەنگ نەبوو ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ هەنگاو بۆ موسسە بوون بنێ ئێستاش خەڵکی کوردستان خاتێکی زۆری حکوومەتی گرتووە ئێستا با دەست پێ بکات بۆ نمونە بڕیارێک دەرکە ئەنجومەنی وەزیران ئەوانەی کە لە حکوومەتە موچەی پلە باڵایان هەیە پێویستە لە کەرتی تایبەت لا ببرێن کەرتی دابێت خەڵکێک دابنێت کە خەڵکێک بێ موچەی نەبێت کەواتەمە تۆ دەیان کێشەی دەیان هەزار دەرنەچوو چارەسەر کرد لە بوارەکانی ترا بێ دەست بەرێ بۆ بندیوار دەست بەرێ بۆ کەرتی سەربازی کە دەیان هەزار کەسی تایە بە ناقانونی دەوامەکەن بە ناقانونی مەعاش وەرەگرن موچە وەرگن نستی موچەیە ئەمان هەموو بارگرانین من ئێمە لەگەڵ ئەوانیم چکە لە ئەوروپا خەڵک ئەگەر هیچیش نەکات لە ماڵەوە دابنیشێ سۆسیال پارەیە داتێ من ناڵم موچەی خەڵک ببڕێ بەڵام ئەکرێ ڕێخستنەوەی بۆ بکرێ ئەکرێ بارودۆخەکان ڕێک بخرێن ئێستا هەرێمی کوردستان بای ئەوە دەوڵەمەنە بای ئەوە وەزعی باشە کە بتوانێت بەسەر قەیرانەکان ئازاڵ بێ بەڵام بەمەرجێ ئیرادە هەبێت ئیرادە هەبێ ینی بۆ حیزبەکانی دەسەڵات کە بەهریز نەبێ نمون بەسیتن وونەیە بەدەیان کەناڵی ڕاگەیاندیان هەیە ساڵانە بە ملیارها دلار بۆ کەناڵانە ڕەهریز نەبێ کەناڵانە کەم کەن ینی بۆنەوەی هەروەکو ئەگەر چاوبەستەچی بێ خەڵک کەناڵانە کەم کەنەوە کەکە ینی کەناڵی تو چەندین کەناڵی ئاسمانی ئێمە پارە بەڕێواچێ دەیان دەستگای ترت هەیە بۆ ئەوەی بۆ سەرفکردنی پارە ئەمانە کەم کەرەوە وەرە ئەو هەموو بارەگای حیزبی و شتانە کەم کەرەوە لەبەر ئەوە توانین ئاسان ینی چارەسەرکردن ئاسانە دەستبردن بۆ کەرتی نەوت بۆ خاڵە سنووریەکان دەستبردن بۆ ئەوی کە قەیرانەکانی پێ چارەسەری بەڕاستی شتێکی ئاسانە حکوومەت ئەتوانێت بیکە ئەگەر ئیرادە هەبێ بەڵام ئەوەی حەقیقەتە تا ئێستا ئیرادە نابینی چونکە بەسەراحەت ئەڵێم ئەم حیزبانە لەسەر بنەمای دەنجی تەزویری خەڵک گەشتنەوەتە ئاسە لەسەر بنەمای ناحەقی گەشتنەوەتە ماسە ئێستا ڕەنگە نەتوان دەست بۆ حاڵەتانە برن دەست بۆ نانبڕینی خەڵک برن دەست بۆ ئەو برن مناڵم نایەن دەست بۆ کەمکردنەوەی موچەکانیان برن ڕەنگە ئەو خەڵکانە پشتیان لێ بکەن لیان دوورکەونەوە حیزبش بەردەوام بەداخەوە لەبەری دەوڵەت مؤسسە نیە بیر لەوا کاتەوە چۆن دەنگدەری خۆی زیاد بکات چۆن لایەنگری خۆی زیاد بکات چۆن دیوەخان بۆ خۆی زیاد بکات چۆن عشیرەتەکان لە خۆی کۆکاتەوە کە لە کاتێک ئەمانە دژی دیموکراسین ئەمانە دژی قانونن دژی یاسان ئەم بارودۆخانە کە تۆ دەستەبی بۆ مانە ینی دژی قانون و یاسا وەستایتەوە کە حزب مەکتەبی کۆمەڵایەتی ینی دژی ینی قانون وەلانی بۆیە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردەوە قەناعەتمان داواکاری گشتی پێویستە بە ئەرکی سەرشانی خۆی بسێت و کۆڵیش نادین هەوڵی خۆمان نەدین بە بەردەوامی لە ئەوەش کە بۆ پەرلەمانی عێراق و کوردستان ئیمزامان کۆگرۆتە داوای گۆڕینی ئەو یاسایەکەین لەسەر خەتین لەگەڵیانە و بەڵام بەڕاستیەکەی ئەمە بەڵام حەقیقەتەن بەداخەوە ینی ئەمە شتێک بن بۆ هەموو بارودۆخە مەزهەبی لە عێراقا هەیە بۆ هەموو بارودۆخی کە لە عێراقا تائیفی کە لە عێراقا هەیە بارودۆخێکە کە نەگونجاوە یەشتان پەرلەمانی عێراق لە چاو پەرلەمانی کوردستان و پەرلەمانێکی ئەکتیڤترن و لەگەڵ ئەوانە زیاتر لە کۆنتاکت و لەسەر خەت و لای ئەوانەوە زیاتر ئیشەکان ئەچێتە پێشەوە وەک لە پەرلەمانی کوردستان هیچ وەڵامێکیان یاونەتەوە هیچ ئومێدێکیان پێ بەخشیون بەڵێ قەرار وایە قسە بکرێت چکە ئەمە مۆزوعانە رو ئاسان نییە چکە خۆ دەزانی دەستکاریکردنی یاسای پارتە سیاسیەکان یا دەستبردن بۆ بوارێکی چاکسازی ئێستا لە کوردستان و لە عێراقشان نەیاری زۆرە نەیاری زۆر هەیە لەبەر ئەوە تۆ بێت بەڕاستی ئیش بکەی ئەمە وەک وای لەناو حەقلێکی لغما ئیش بکەی بۆیە لەبەرەوە تۆزێک ئەبێ بە وردی هەنگایی بۆ بنی و ئیشی چالاکی مەدەنیش خۆ دەزانی ڕێکخراوی مەدەنی تەنها دروستکردنی فشار و ڕای شەقام و دروستکردنی ڕای گشتیە لەسەر ئەم مەوزوعانە بۆ ئێمە پێمان وایە ئەکرێت ینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەگەر هەوڵی جدی بدەن قەناعەتم وایە تا ڕادەیەک ڕەنگە هەندێک لە گۆڕانکاری بکرێ و هەندێک لە بارودۆخەکان باش بکرێن کاگەسو ئەگەر دەست بۆ چاکسازی ببرێ داواکاری گشتی بێتە سەر هێڵ و بەشێک لەم دامەزران ناشیاوانە ڕاست بکرێنەوە هەر لە نمونەوەی کە باسیەوەت کردوت دەگەر لە کەسێکە لە باڵایە با لە کردی کە تایبەتە داوام نەکە لە کاتێکا و لە کردی حکومیە داوامەکە ئەگەر ئەمان ڕاست بکرێنەوە هەلی دامەزراندن بۆ چەند لەو دەرچۆ دانەمەزراوانە دروستە بێت
ئەوەندەی ئێمە زانیاری نافەرمیمان لابێت کە لە لیژنەکانی پەرلەمانی کوردستان وەرمانگرتووە پێما بێ لە هەرێمی کوردستان زیاتر لە 15,000 کەس بۆ 20,000 کەسن لە کەرتی گشتی کارەکەن و لە کەرتی تایبەتیش کارەکەن. ئەم ڕقەمێکی زۆرە تۆ ئەتوانیت بەشێک لەمانە پۆلیۆن بکەی بەڵێ بۆیە لەبەرەوە تۆ لەم کاتەیە بتوانیت 10,000 کەس بخەیتە سەرکار زۆر گرنگە. ینی بۆ نمونە بۆ بە عەدالەتە بێ کەسێک مەسەلەن بۆ نمونە معاشێکی 2 ملیۆن دیناری لە حکوومەت هەیە مەسەلەن گریمان وەکو لە بەشێکی میکانیکی لە حکوومەت پێویست نیە ئەمەش هەر ئەمە لە کۆمپانیاکەش ئەم پارەیە وەربگرێ پێویستە عەدالەتێکە بێ کەسێکی دانەمەزراو کچێکی دانەمەزراو کوڕێکی دانەمەزراو ئەلێرە دابنی تا ڕادەیە خەڵک دڵی بەم عەدالەتە خۆشەوێ بەڵێ خەڵکێکن کە ڕێژەکەیان زۆرن ینی قدرەی ئەویانەیە کە تا ڕادەیە گۆڕانکاری دروست بکات لە ڕێژەی مۆزەفاتەوە ڕێگری ورد بکرێ وەڕێگری واق بەڵام ئەمە هەر شتێک کە ئەکرێ لە هەرێمی کوردستانە ئەبێ ئەمە بیر لەوە بکەینەوە کە بە حەقیقەت بکرێ نەک ئەوانەی کە لە حیزبەوە نزیکن یا ئەوانەی کە لە خەڵکی پلە باڵاوە نزیکن لەوانە بگەڕێی چاوپۆشی لەوانە بکەی بەدوای خەڵکەکانی ترا بگەڕێ بەدوای خەڵکە هەژارەکەی بگەڕێنگە خەڵکێکی تا بگەڕێی لای بەری لەو ئەبێت بەبێت جیاوازی ئەم کارە بکرێ و لە هەموو پارێزگاکانی کوردستانش بکرێت دەستی بۆ ببرێ بۆ نەک تەنها لە پارێزگای سلێمانی یا لە پارێزگای هەولێر یا لە پارێزگای دۆ لە هەموو پارێزگاکانی کوردستان دەست بۆ ئەمە ببێ ئەگە حکوومەت دەست بۆ ئەمانە نەباو کۆمەڵێک کارتەیە حکوومەت ڕای نەچێشێت بەداخەوە بارودۆخەکە چاوەڕوان نەکراوە. زۆر باش ئەگەر داواکاری گشتی وەڵامێکتان نەدەنەوە یاخود هیچیان پێ نەکرێەوە چ ڕێگایەکی دیکە ئەگرنەبەر یاخود پەنا بۆ کوێ دەبن؟ بەڵێ ئێمە وەک داواکاری گشتی کە دێن لەگەڵانە بەڕاستی داواکاری گشتی سلێمانی بە سوپاسەوە زۆر بە واقعیانە قسەی لەسەر بارودۆخە کرد و ئەوەندەی کە ئەوتی کە ئەمە بەڕاستی داواکارێکی زۆر ڕەوایە و ئەکرێ حکوومەت دەست بەجێ ئیشی لەسەر بکە و بەڵێنیدا لەگەڵ وەزارەتی داد و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان گفتوگۆ بکە ئێمە ئەو کاتە بەڕاستی ئەتوانین واژۆی زیاتری بۆ کۆبکەونەوە ئێمە گەشت ئەم یادداشتەماندا و دواتر ئەگەر بزین ئەمە حەل نابێت چکە یاساکە لە هەرێمی کوردستان هەیە بەڵام کاری پێ ناکرێ ئێمە و کاتە ڕەنگە بە داوای ڕسمی تۆمار بکەین ینی بەنای ئەو گەنجانە ئەو خەڵکانەوە بەنای چەند کەسێکەوە داوایەک بجوڵین تۆماری بکەین و ئەو کا دەبێت لە دادگای باڵایی هەرێمی کوردستان کە دادگای باڵای بەڵام بەڕێزە داماژت بۆ کرد کە دادگاکان هیچ سەرەر نین دوجار دووبارە بەڵێ خۆتت بەڕاستی تۆ ئیشی تو ئەوەیە هەوڵی تو ئەوەیە خۆ ئێستا ئێمە بەڕاستی هەیە قودرەی ئێمە بەڵام 200,000 دەرچووی دانەمەزراو هەیە خۆ ئەگەر ئەمە خۆپشاندانێکی مەدەنیانەش بکەن دوجار ئەمە فشاری مەدەنیە پێم وایە 200,000 ڕقەمێکی زۆر زۆرە گەر بێتە سەر شەقامدا زۆر بە مەدەنیانە داوای مافی خۆی بکە ینی کاگاستۆ تا چەندە ئێمە دەرچووی دانەمەزراویتی لە توێژێکایە زۆر ڕۆشنبیرە ینی لەمە زیاتر چیتەوێ بۆچی تەنانەت ئەم ڕۆشنبیرانە نازانن چۆن داوای مافی خۆیان بکەن هەموو جارێکە دەیانوێ فشار دروستکەن خۆپشاندان دروستکەن 20 نەفەر 30 نەفەریان دیانە سەر شەقام خۆی ئوستاد بەڕاستی خۆپشاندان جارێک تەسم من ئەمە قەناعەتی خۆمایە خۆپشاندان کە خەریکە ناشیر نەکرێ بەسێکی دەستی خودی حیزبە سیاسیەکانە یانێ خۆپشاندان ناشیرین بکەن ئەخر ئەگەر دەرچوویەکی مەبەستمەوەی خاڵێکی تر کە زۆر گرینگە حقیقەتێکی کە ئێمە نابێت لێ ڕابکەین حکوومەت زۆر جار بەرهەمی ئەو خەڵکەیە زۆر جار بەرهەمی هاوڵاتیانی ئەو وڵاتەیە یعنی بەڕاستی نەنجیە تۆ لێرە بڵێ خەڵکی کوردستان ئەچینە بەردەم دادگای خەڵکی سلێمانیا خەڵکی هەولێر ئەچینە بەردەم دادگای هەولێر مەسەلەن بۆ گەنجی دانەمەزراو لە هەولێر بڵێن 200,000 گەنجی دانەمەزراو یا 60,000 گەنجی دانەمەزراوە کەچی 60 کەس بێت ئەمە بەڕاستی ئەمە داواکاری ئەمە نیشانی ناسەقافی ناوعی ئەو خەڵکە دەرەخات ئەکرێت فشاری مەدەنیانە زۆر موهیمە لە دنیاە ینی فشاری مەدەنیانە زۆر گرنگە ئەگەر ئێمە بتوانین زۆر جار دەستی بۆ بەرین ئێستا زۆر جار بنمونەتان بۆ دەمە مەسەن شتێک لە بازار گرانە بێت ئەگەر خەڵکی کوردستان تەنها 24 سعات بایکۆتی ئەو شتە بکات بە ملیۆنەها دۆلار زەرر لە کۆمپانیاکە ئەدا و کۆمپانیەکە ناچار بە هەرزانکردنی ئەو شتە ئەکات ینی بە هەرزانکردنی ئەو کاڵایەکە با ناو هیچ کاڵە و کۆمپانیاک نین وەکو نمونە خەڵک نەگەیشتوێتە ئەو سەقافی خەڵک نەگەیشتوێتە ئەو ئاستە بەداخەوە تا سەقافی خەڵک نەگاتەوە ئاستەش حکوومەت ئاوا دەسی کەواتە پێدوانیە بوونی ئەم هەموو قەیران و کێشە گرفتە گەڕێتەوە بۆ ناهۆشیاری تاکەکانی بەڵێ بەشێکی فعلەن حقیقەتە ئەمە کەس ناتوانێت حاشای لێ بکات من خۆم 20 ساڵات بڵم لەم بوارەیە کارەکەم بەشێکی زۆری ناوشیاری خەڵکە ئێمە لەگەڵ گەنجێکی زۆر قساکەین ئەڵین وەرە بەس داوای مافەکەی خۆت بکە ئامادەنیە تەنانەت بێت دەنگ بەرزەوە کە داوای مافەکەی تەنانەت ئاوانە بێتە بەر کامیرێک تەنانەت ئامادەنیە واژوێ لەسەر وەرەقەی بکان دیچان کە تەنها بۆ ئەوەی داوای مافەکانی خۆیان بکەن بۆیە لەبەرەوە من لەگەڵ ئەوەیان من ئەمە قەناعەتی خۆمەوە بۆ قەناعەتەش و ئیش لە بواری مجتەمەعی مەدەنیاکەم پێم وایە ئینسان بێ کۆڵ نەدا ئەبێ بەردەوام لە هەوڵابی بەردەوام تۆ لە هەوڵابی تجارە ئەو هەوڵە بە چەند ساڵ بە ساڵێ بە 10 ساڵ بە 20 ساڵ ڕەنگە تۆ بەروبوومی ئەو هەوڵە نەبینی ڕەنگە دوای 20 ساڵ 30 ساڵی تر تۆ ئەو نەتیجە ئەو هەوڵێت بێتە دی بووە لەبەر ئەوە ناکرێ خەڵک کۆڵ بدا بەداخەوە گەنجی ئێمە من ئەوە وەک پێم وتی گەنجێکن زوو ماندوو ئەبن
زوو کۆڵ ئەدەن خەڵکی کوردستان بەعام زوو کۆڵ ئەدا زوو ماندووە بێ بۆ ئەگەر حکوومەت ئەوێت مەسەن باجێک بەسەر خەڵکا بسەپێنێ وەکو نمونە بۆ تەڵم ئەگەر هەموو خەڵکی کوردستان ئەو باجە ڕەتکاتەوە ئەو باجە نەدا یخۆ حکوومەت چی پێکرێت بابار ئەو خەڵکەیە بۆیە لەبەر ئەوە ئەمانە وشیاری خەڵک زۆر گینگە لە دنیا زۆر جار لە وڵاتان بەمە حکوومەت گۆڕاوە بەمە مؤسسە دروست بووە بەمە حیزبیان ناچار کردووە بەمە سەرۆکوەزیران ناچار کردووە دەست لە کار بکێشێتەوە بەڵام لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەم فشارە مەدەنی ڕاستەقینەیە تا ئێستا وەکو پێویست دروست نەبووە لەبەر ئەوە نەیتوانێت بتوانێت بۆ نمونە خۆپیشاندانە پێ 25,000 کەس بێتە سەر جادە بە شێوەیەکی مەدەنیانە دوور لە تونند و تیژی چونکە بەڕاستی من لەگەڵ تونند و توژینی مەرجیز و من پێم وایە ئەمانە خۆیان زۆر جار ڕەنگە خەڵکێک هانی خەڵک بدەن بۆ تونند و تیژی بۆی کە خۆپیشاندەران ناشرین بکەن یا کۆمەڵگە ناشرین بکەن بۆی کە لە بەرچای هەمومان خۆپیشاندەر ناشرین بێ بڵێ ئەو کەسی خۆپیشاندانە کاتێ دایری تاپۆ و نفوس و مرور و حەریقە سووتێنێ کە لە کاتێک ئەمە ئیشی خۆپیشاندەری ڕاستەقینە نییە بەڕای من بۆ لەبەرەوە گرفتەکە لێرە ئەوایە ئەبێ خەڵک وشیار بێ گرنگترینش دەوێ ئیش لەسەر تاکی وشاکە ئیشی چیە ئیشی ئێمەیە ئیشی ڕاگەیاندنکارەکانە ئیشی ئەوی بەڕێزە ئیشی خەڵکە ئیشی جامیعەکانە کە بەداخەوە ئێستا وەکو پێیز ئەو کارە ناکەن ئیشی پەیمانگە و ناوەندەکانی خوێندنە کە بەداخەوە بەوەی مۆنۆپۆلکردن و دەست بە سەراگرتنیان و دەستەمۆکردنیان لەلایەن حیزبە هەمویان ئەم مەهامیان لەدەستداوە زۆر باشە کاگاسۆ کەواتەوە تا چەنە پێویستان بە پشتیوانی ئەو دەرچوە دانەمەزراوانە هەیە چونکە ئەمانە زیانمەندی یەکەم بوون نزیک بە 200,000 دەرچوی دانەمەزراویشمان هەیە تا چەنە ئێوە پێویستان بە پشتیوانی ئەوان هەیە ئێمە 100% پیشمان بە پشتیوانی ئەوان یعنی ئەگەر خەڵکێک ئەوان پر من هاتووم پێی ئەڵین کاکە هاتووم داوای مافەکەتەکەم وەرە لەگەڵ مافەکەت هەوڵدن پێکەوە هەمووان بە دەستە جەمعی ئێستا ئیشی دەستە جەمعی و گروپ لە دنیای زۆرترین بابەتی وەرە پێکەوە ئیش لەسەرواکەین مافەکانت بەدەستبێنیتەوە بەشێ لە مافەکان بەدەستبێنیتەوە مەفروضە دەست بەجێ خۆی ئامادە بێ دەست بەجێ ئەو عنی لەگەڵ تا بێ بۆیە لەبەرەوە زۆر گرنگە هەمووان پێکەوە دەنگ هەڵبڕن بۆ نمونە لەم خاڵەیانەوە دەست پێکەین پێکەوە مەسەن هەمووان پێکەوە لەوەی کە ئەو موظفانی کردی حکوومەت لە کەرتی تایبەتان بۆ نمونە خاڵی یەکەم بێ خاڵی وەرچەرخان بێ کە لە کەرتی تایبەتان و پلەی وەزیفیان لە حکوومەت پلەی بەرزە و موچەی باشیان لە حکوومەتە ئەمانە لە کەرتی تایبەت ئیش نەکەن خەڵکێکی تر لە ڕێی مەسەن ئیداری ناوچەکەیانەوە لە ڕووی مەسەلەن شەهادە و پۆینت بەڵام بە ناحەقینە بە شێوەیەکی شەرعی و دادپەروەرانە خەڵکێکی تر بخرێتە جیان کە خەڵکی دانەمەزرا و واقع خەڵکی شارەزان لەو بوارانەیە یا لەو بەشانەیە شارەزان ئەمە خاڵی وەرچەرخانمان بۆ لەبەرەوە زۆر گرینگە پشتیوانی ئەمانمان زۆر پێویستە پشتیوانی ئەو گەنجانە و دەبنەتوانی زانکۆمان زۆر پێویستە زانکۆ پەیمانەکان کە لە کاتێکا وەکو بەڕێستان ئاماژتان پێکرد ئەوانە لە جیلە ڕۆشنبیرەکەی گەنجانە یعنی ئەوانە بۆ پێش هەموو کەسێک نەک کۆڵ نەدەن لە داوای مافی خۆیان ئەبی ئەوانە هەوڵدەن بۆ مافە گشتیەکان ئەبی ئەوانە هەوڵدەن بۆ هەموو مافە گشتیەکان ئەوان لە ڕیزی پێشەوە بن بۆ داواکردنی مافەکانی خەڵک لە هەموو بوارەکانە بۆ چاکسازی لە هەموو بوارەکانە بۆ نێشتنی گەندەڵی لە هەموو بوارەکانە بەڕاستی ئەمە ئیشی ئەوانە ئێستا خۆ ئەو جیلی کە زانکۆ پەیمانگەیان تەواو کردووە سەرتۆپی ئینن جیلی کوردستانن بۆی کە بتوانن گۆڕانکاری لەسەر دەستی ئەوان دروست بێت کاگاسۆ باستەوە کرد کە حکوومەت لە بەردەم دوو ڕێیانەکە یانەوەی کە دەبێت چاکسازیەکی نەرم بکات و لەسەرخۆ یا ئەوەیە کە دەبەرە ڕووخان و نەمانەچێت ئەو چاکسازی کە ئێستا کابینی نوێم دەسیاوەتەوە گەورەترین دروشمە بەرزی کردوێتەوە باز لە چاکسازیە کاتووە زۆر جاریش سەرۆکی حکوومەتم قسەیە دەکات دەڵێ چاکسازی بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێەوە تا خەریکین بەرەبەرم چاکسازیە دەکەین ڕەنگە هەمان قسەی جەنابەت بێت تا چەندە باوەڕت بۆ چاکسازیە هەیە کە ئێستا کابینی نوێم دەکاوە ڕەنگە ئەم چاکسازیە ئەوە بێت کە ئێوەتانەوێ و دەرچوە دانەمەزراوەکان سوودی لێ ببینن خۆی کابینی نوێمی حکوومەتی ئەم کابینی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە سەرەتاوە بانگەشەیان بۆ کردووە یان بانگەشەیە کرد بەڕاستی من جارێکی ترژەمە وتوەتەوە یعنی وادانرا بوو بە حەملەی عەلامێکی کە جێی هومێدێکی زۆری خەڵک بێت کە ئەم کابینەیە چۆنەڵی کابینی یەکلاکەرەوەیە ئەگەر ئەم کابینەیە چاکسازی پێنەکە یعنی کابینەکان ینی ڕکلامی کابینەکە خۆی وابوو کە ئەگەر ئەم کابینەیە چاکسازی پێنەکە ئەی کابینەکانی تر هەرگیز چاکسازیان پێ ناکرێت ئەم کابینەیە من تەسەورەکەم وەکو پێویست دەتومحی خەڵکان نەبوو وەکو ئەو چاکسازی کەوانی بەداخەوە یعنی ڕەنگە دەستی بۆ کۆمەڵەشی شکلی بردبێت هەندێشتی بەسیت و شکلی بەڵام هەندێشتی ترن کە زۆر واقعین ئەتوانین ئیشی لەسەر بکرێت مەسەلەن ڕێخستنەوە بۆ بۆیە زۆر جارمە باسەکەی نەمیشە لەناو وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆیە کە زۆر ئاسانە یعنی ئەمە ئەستەم نییە تۆ دەستبەری بۆ چاکسازی لەناو مەسەلەن خانەنشینیا دەستبەری بۆ چاکسازی لەناو هەموو ئەو فیئانی حکوومەتە دەستبەری بۆ چاکسازی ئەمە هیچی نایە زۆر جار تەنها قەرارێکی سەرۆکی حکوومەتیە بێ قەرارێکی سەرۆکی حکوومەتی ڕەنگە بێت ئەو چاکسازیانە هەندێکی خۆ کردو بۆ نمونە لە ماوەیان دێ موچەی دوو موچەی بڕی باشە ئەمانە تا چەندە چاکسازیەکە دەگەڕێتەوە بۆ خەڵک و سوودەکەی دەگەڕێتەوە بۆ خەڵک بۆ نمونە خەڵکێکی دوو موچەی بڕیوە بعد ئەوانە زۆر کەمن ئەوانە خەڵکێکن مەسەن بۆنە لە وەزارەتی شەید و ئەنفالکراوەکان تەنها موچەی بە خێوکەرەکانە کە 75,000 بە هەڵەنچم گویا دەستی بۆ موچانە بردووە بۆ نمونە کەسێک پەککەوتە بواە
لای کەسێکی ناسیایی بۆە خزمی بۆ هەر کەسێکی بۆە موچێ بەناوی بە خێوکەرانەوە شتێکی وەکو مکافە پێدات و ئەوەی بڕیوە تۆ ئەبێ دەست بۆ خشتە گرنگەکان نەخێر ئەمانە ئەم جۆرە چاکسازیانە ئەگەر ئەم جۆرە بێت بەم شوێسە من لەگەڵ هەموو چاکسازیەکەم لەگەڵ ئەویان ئەگەر لە یەک شوێنەکە تەنان لە کڕینی بەندێ وەرەقەی ئیفۆڕات چاکسازی بکرێ بۆ دایرێکی حکومەت من لەگەڵیان یعنی ئەمە مانای ئەوەیە لەگەڵن بەڵام ئەم حکوومەتە و ئەم گەندەڵێ گەورەیە بەم بچووکیە نابێت بەم شخۆکردنە چاوی خەڵکە نابێت چاکسازیەکان بۆ نمونە لە کەرتی نێو تا چاکسازی بکە وەک هەمووان باسەکەین لە خاڵە سوورەکانە چاکسازی بکە ڕێ بدە پەرلەمانێکی ئەکتیڤ بێ گرنگترینش دەوەی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان ئەکتیڤ بن زۆر مهمە کە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان ئەکتیڤ بوون واتە دەنگی خەڵک ئەکتیڤە تۆ ڕێمە بەمە بدە ڕێ لەمە مەگرە مەترسە با پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا ئەکتیڤ بێ و هەوڵ بدە کۆمەڵە چاکسازی لە کەرتی تەندروستیا بکە لەوەی کە دەست دەرمان بە تەواوی هێنانی دەرمان لە هەرێمی کوردستانە هێنانی جگەرە هێنانی مادە کحوولەکان هەموو ئەمانە لایەن خەڵکی حیزبی و مشترک لەگەڵ حیزب یا شەریک لەگەڵ حیزب یا کە سوکاری حیزب و خەڵکە دەستڕۆیەکەی ناو حیزبان تۆرە لەمیا چاکسازی بکە بۆی ئێمەش دڵمان پێخۆش بێ بڵێ ئەم ساڵ ئەوەندە پارەیە گەڕایە بۆ غەزیێنەی حکوومەت ئەوەندە پارەیە گەڕایە بۆ غەزیێنەی دەوڵەت ئێمە لەم شێوەیە سەرفیەکەین ئێستا بۆ خەڵکی کوردستان زۆر ڕقی لە بازدانە من وەکو نمونێ بگورە بۆت باسەکەم ئێستا من لەو ماوەی پێشوای ناوڵاتیی بەریتانیا باجی دابوو هینەکەیان بۆ ناردم ئەم ڕەچەتەکەیان بۆ ناردم ڕەچەتەکەی لە وەرەقەی ئیفڕاپی ئەڵێن فڵانە کەس تۆ مەسەلەن $8,000 باجت داوە ئەم $8,000 $2,500 چۆ بۆ کەرتی تەندروستی مەسەلەن $200 چۆ بۆ کەرتی فڵانی بەوردی تی ئەگەیەنێ کابرا حەزەکە بازدا بەڵام لێرە من باج ئەدەم ئەزانم ئەم باجات چێتە گیرفانی کەسێکی دەوڵەمەندەوە کەسێکی حیزبیەوە کەسێکی چاوچنۆکەوە بۆ ئەو باجی کە لێتە سەن زۆر بەلاتەوە ناخۆشە ئیژنا بزای باچێک بۆ خزمەتی خەڵک و خزمەتی ژینگە و خزمەتی کەرتی تەندروستی و خزمەتی پەروەردە سەرفەکرێ زۆر بە ئاسایی توانیت ئەم باجە بدەیت هەمووکو خەم ئەبێ بە خێر وەمێ بە چاکەیەکی گشتیش بۆ دەوڵەت بەڵام حکوومەت تا ئێستا چاکسازی نەکردووە دەستی بۆ نەبردووە بۆ لەبەرەوە گرنگە حکوومەت هەنگاو بۆم چاکسازیانە بنێ چونکە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر بارودۆخێکی نالەبارە بارودۆخێکی ناواقعیە بارودۆخێکە کە خەڵک بە تەواوی نیگەرانە خەڵک ئێستا تەنها داوای نانەکانی ئەڵە بەس موچەکەم بەرێ یعنی داواکاری خەڵک ئەوەندە نزم بۆ تو ئەخە داواکاری خەڵک وەک وڵاتانی تر داواکاری بەرز نییە داواشتی زۆر گەورە بکات ئەوە ئێستا لە هەرێمی کوردستانە یعنی عیبە بۆیە خەڵک داوای موچە بکات دوای ئەو هەموو پارە و ئەو هەموو بڵین پارە زۆری کە لە هەرێمی کوردستانە ئەو هەموو سەروە نیشتیمانی هەمان کاکە وەک باسەکرێتەنە ئەگەر بە عەدالەت و بەڕێوەپێشی بفرێتەنە غازی سنووری شەمچەماڵ بەشی هەموو هەرێمی کوردستانەکە بە ملیارەها مەتر سێجا غاز لەژێر زەوی شەمچەماڵایە لەژێر ئەو شارەیە هەیە کەچی ئێستا خەڵکی شارەکەی وەکو نمونەی بۆ دێنمەوە لەم بارودۆخی زستانە دە ڕۆژجارێکە ئاوە خواتەوە ئاوی خواردنەوەی پێ ئەگا ئەمە چاکسازی نییە ئەمە پینەکردن ئەم پینەکردنش ناچێتە سەر بەڕاستی زۆر باشە کاکە زۆر سپاس بۆ ئامادەبوونە ماندوومان کردی سپاس کە میوانی ئەم تۆرەی پرۆگرامەکەمان بەڵازدان دیارە بڕگەواڵەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان بەم شێوازە بە کۆتا گەیشت بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ